بەناوی خوای بەخشندە و میرەبان سڵاوتان لێ ببینەرانی عزیز لە بەرنامەی کوێنەدا لەگەڵ هاوکارم شوان هاتینەوە خزمەتتان بۆ هیوای کە ئەمڕۆ سەرجەم بڕگو بابەتەکانمان جێگەی سوود و ڕەزامەندی ئەوەی عزیز بێت. زۆر سپاس دانیار بەناوی خوای گەورە و میهرەبان ئازانم سڵاوتان لێ بێبانیتان باش بە هیوای تەندروستێکی باش بۆ هەموو لایەک سپاس بەخوام ڕۆژ دەرفەدە بوو بە هاوکاری هاوکارانم لە پەیامەوە کۆمەڵێک بڕگە و بابەتی جیاوازی ئەمڕۆی پەیامی ڕۆژتان پێشکەش بکەین لەو بڕگانش کە باسمان کردووە قسە دەکەین لەسەر ئەو فشارانەی کەوا بۆ جەنابی بەڕێز مامۆستا کرێکار دوایەوەی کەوا پرۆسەی دادگاییکردن و زیندانیکردنی لە وڵاتی ئیتاڵیا درا لە شار و شارۆچکەکان وەروە لە وڵاتان لە لایەن ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی لەلایەن کەسایەتی دیار و بانخوازەکانەوە بە شوەیەکی گشتی لە شەقام و لە شارەکانە ناڕەزایەتیەک هەروەها داواکاریەک فشارێک دروست بووە لە هەمبەر داواکردنی مافی ئازادی وەروەها داواکردنی گەڕانەوەی مافی جەنابی مامۆستا کرێکار قسە لەسەر ئەو تەوەرێ دەکەین بزانین فشارەکان لە چه ئاستێگان بەکوێ گەیشتون و هەروەها بارەدۆخی ئێستەی مامۆستا لە زیندانە چۆن چۆنیە. بەڵازن لە تەوەری دومیشماندا باز لەەوە دەکەین کە کتێبێک تازەترین چاپکراوە بە ناوی کەی مێژوو دەبێتە چاپزانی ناوەڕۆکیم کتێبە باز لە چی دەکات وە ئامانج لە بە چاپگەاندی ئەم کتێبە چیوە تا چەند سوودی دەبێت بۆ کۆمەلگاوە ئەو بابەتانە چین کە لەم کتێبەدا نووسراوە گفتوگۆ لەو بارەیەوە دەکەین. بڵێ هەوڵ دەدەین لەگەڵ پامێرانیشمان لە شار و شارەشەکانی هەرێمی کوردستان بتوانین زانیاری بۆ ئێوەی ئازیز بگوازینەوە دەستپێکیش دەچینە لای پێشبینیەکانی پلەکانی گەرما و کەش و هەوا لە شار و شارەشەکانی هەرێمی کوردستان بزانین گۆڕانکاریەکان لە پلەکانی گەرما ڕویان داوە کە ئیشەڵا تۆزێک پلەی گەرما دابەزێ و بەرەبەرە ئەم گەرما تاقەت پڕوکێنەش نەوێنێت.
وڵای زانم لە تەوەری یەکەمی بەرنامەکەمانە دەمانوێت قسە لەسەر ئەو فشارانە بکەین لە هەمبەر هەڵوێستی دادگاییکردن و زیندانیکردنی جنابی مامۆستا کرێکار بەڵام پێشەوەی بچینە لای تەوەرەکە راپۆرتێکمانەیە لەسەر ژیانی جنابی مامۆستا بینێری دەبین. لەبەرەوە ئەبێت حەق بناسین. نەجمەدین فەرج ئەحمەد ناسراو بە مامۆستا کرێکار لە ساڵی 1954 لە خێزانێکی هەژار لە شاری سلێمانی لەدایک بووە. لە ساڵی 1962 دەستی بە خوێندن کردووە و قۆناغی سەرەتایی و ناوەندی لە شاری سلێمانی تەواو کردووە. لە ساڵی 1974 بووە تا پێشمەرگەی پارتی دیموکراتی کوردستان و تا نسکۆی شۆڕشی ئەیلولی ساڵی 1975 لە ڕیزەکانی پارتی وەک پێشمەرگە ماوەتەوە. هەر لە سەرەتای لاویدا گەنجێکی سەرکەش و وریا بووە. لە تەمەنی 17 ساڵیدا هەلیکۆپتەرێکی عێراق دەخاتە خوارەوە. لە تەمەنی 19 ساڵیدا وەک فەرمانبەر لە ئەمانەتی گشتی کاروباری کۆمەڵایەتی لە هەولێردا دەمەزرێت. لە ساڵی 1970 لە زانکۆی سلێمانی لە بەشی ئاداب وەردەگیرێت و زمانی عەرەبی دەخوێنێت. قۆناغی زانکۆ با پلەی دووەم لەسەر ئاستی کۆلێژەکەی تەواو دەکات. ماستەری لە زانستی فەرموودەوانیدا هەیە. زمانەکانی کوردی، عەرەبی، فارسی و ئینگلیزی و نەرویجی دەزانێت. زیاتر لە 1000 وانە و 40 پەرتووکی هەیە و خاوەنی 2 دیوانە شێعریە لە ژێرناوەکانی ژانی بوون و ژانیمان. چەندین بەرهەمی دیکەی چاپنەکراویشی هەیە. مامۆستا کرێکار بەشێک لە شیعرەکانی بەدەنگی خۆی کردووە بە سرود. سەر لێ شێواوی ناو ئەم گێژاوەم کۆڵی ناچاری ناسۆر و ژانم نایەوە سەرشان بۆ کوێ نازانم کۆڵی ناچاری ناسۆر و ژانم نایەوە سەرشان بۆ کوێ نازانم. لە هەشتاکاندا مامۆستا ڕوو لە کۆماری ئیسلامی ئێران دەکات، لەوێ پەیوەندی بە ئیخوان الموسلیمینەوە دەکات. پاش گەڕانەوەی لە ئێران دەچێتە ڕیزەکانی بزوتنەوەی ئیسلامیەوە و پەیوەندی بە خەباتی چەکداری دژ بە ڕژێمی بەعز دەکات. لە ساڵی 1989 دەبێتە ئەندامی ئەنجومەنی شورای بزوتنەوەی ئیسلامی. مامۆستا کرێکار بەهۆی کاریگەری و تارەکانی هەرزوو دەبێت بە یەکێک لە سەرکردە دیارەکانی بزوتنەوەی ئیسلامی. پاش هەڵوەشاندنەوەی بزوتنەوەی یەکبوونی ئیسلامی و دروستبوونی گروپی چەکداری جوندول ئیسلام، مامۆستا کرێکار لەگەڵ کۆمەڵێک لە پێشمەرگە هاوڕێکانی لەگەڵ جوندول ئیسلام یەک دەگرنەوە و گروپی چەکداری ئەنسارول ئیسلام پێک دێنن. مامۆستا کرێکار لە ساڵی 1991 لە ڕێگەی ڕێکخراوی نەتەوە یەکگرتووەکانەوە مافی پەنابەری لە وڵاتی نەرویج وەرگرتووە و بووەتە هاوڵاتیەکی نەرویجی. بەڵام پاشەوەی بوو ئەمیری ئەنسارول ئیسلام لە بەرواری 6 ئەیلولی 2002 بە مەبەستی تێپەڕاندنی کاروبارەکانی ئەنسارول ئیسلام لە ئەوروپاوە دەگەڕێتەوە ئێران و لەوێ دەستگیر دەکرێت و ڕادستی وڵاتی هۆڵندا کرا. هۆڵنداش ڕادستی وڵاتی نەرویجی کردەوە. مامۆستا کرێکار لە پاش ڕادەستکردنەوەی لە نەرویج لە بەرواری 31 سی 2003دا ئەمریکا بنکە و بارگاکانی حزبەکەی مامۆستا کرێکاری لە ناوچەی بیارە و هەورامان موشکباران کرد و بەو هۆیەشەوە کۆتایی بە خەباتی مامۆستا لە ناو ئەنساردا هات. لە ماوەی 13 ساڵ نیشتەجێبوونی زۆرم لێی لە نەرویجدا مامۆستا بە چەندین تۆمەتی جیاواز لە دادگای نەرویج دادگایی کراوە و لەسەر 3 تۆمەتیان سزای 2 ساڵ و 10 مانگ زیندانیکردنی بەسەردا سەپێنرا و دواتر لە 25 کانونی دووەمی 2015 ئازاد کرا. بەڵام زۆرێک لە مافە سەرەتاییەکانی لێ سەندرا بوویەوە کە گرنگترینیان مافی کارکردن و چوونە دەرەوە بوو لە شوێنی نیشتەجێبوونەکەی لە شاری ئۆسلۆی پایتەختی نەرویج. مامۆستا کرێکار تا ئێستا 120 تۆمەتی ئاڕاستە کراوە و دەستگای هەواڵگری 7 وڵاتی گەورە لێکۆڵینەوەیان لەگەڵدا کردووە و حکوومەتی نەرویج بڕی 12 ملیۆن دۆلاری لە دادگاییکردنی مامۆستا کرێکاردا خەرج کردووە. دوجار لەسەر تۆمەتی دروستکردنی ڕەوتی شاخ و
کاری تێکدەرانە وڵاتی نەرویج بە پێچەوانەی بنەماکانی مافی مرۆڤ و پێچەوانەی مافی هاوڵاتی بوون لە وڵاتە مامۆستا کرێکاری ڕادستی دەستگای هەواڵگری ئیتالیا کردەوە. مامۆستا کرێکار پێشتر لەلایەن دادگای ئیتالیاوە لەسەر تۆمەتی ڕەوتی شاخ بە شێوەی خیابی دادگایی کرابوو. سزای 12 ساڵ زیندانی بەسەردا سەپاند بوو. دەی تەموزی ئەم ساڵ دادگای تێهەڵچوونەوەی ئیتالیا جارێکی دیکە بە ئامادەبوونی مامۆستا کرێکار پێداچوونەوەی بە حکومدانی داکرد و بەڵام دادگا هیچ گۆڕانکاریەکی لا بڕیارەکەدا نەکرد و تێڵچوونەوەکەش سزاکەی وەک خۆی هێشتەوە. ئەمەش ناڕزایەتی بەرفراوانی لێکەوتەوە. سزادانی مامۆستا کرێکار لەلایەن دادگای ئیتالیاوە ناڕزایی زۆرێک لە موسڵمانان و بە تایبەتی کوردانی هەرێم و ئەوروپای لێکەوتەوە. بەشێک لە کوردانی بەریتانیاش بە مەبەستی فشار بۆ سەر ئیتالیا لە لەندەنی پایتەختی بەریتانیا ڕێپێوانێکیان بە دروشمی ئازادی بۆ مامۆستا کرێکار لە بەردەم باڵیۆزخانەی ئیتالیا لە لەندەن ڕێخست. لەو ڕێپێوانەدا وێنەی مامۆستا کرێکار بەرز کرابوویەوە و بە چەندین زمانی جیاواز پەیامی لەسەر نووسرا بوو کە پەیامەکان ئاماژە بوون بۆ بێتاوانی مامۆستا کرێکار و نادادی بڕیارەکەی دادگای ئیتالیا. براکەم ئەگەرچی وەزیندانەجێ ئەگەرچی وەها کۆت و زنجیرە بێ کە تۆ دڵنیای خوایە پێشت و پەنا وەهاش دڵنیا با بەزین دوورە لێر وەهاش دڵنیا با بەزین دوورە لێر. بەڵازان ئەوە راپۆرتێک بوو لەسەر کار و وێزگەکانی ژیانی مامۆستا کرێکار کە چەندین دەردەسەری و زیندانی چەشووە بەسەر لەلایەن وڵاتانی ئەوروپاوە دوجار لە مانگی حوتی ساڵی ڕابردوودا لەلایەن دادگای ئیتالیاوە بڕیاردرا کە بۆ ماوەی 12 ساڵ زیندانی بکرێت و دواتر نەرویج ڕادستی وڵاتی ئیتالیا کردو ئێستا لە زیندانە و دواتر ئەم ساڵیش ڕۆژی هەینی خۆپشاندان لە زۆرێک لە وڵاتەکاندا بەڕێوەچوو بۆ ئەو فشارانی بخرێتە سەر ئیتالیا بۆ ئەوی ئازاد بکرێەوە. ئێمە لەم تۆرەدا باز لەو فشاران دەکەن کە بۆ مامۆستا کرێکار ڕاونەتە سەر وە بزانانی و فشارانە چی بزانین تا چەند کاریگەری دەبێت لەسەر ئازادکردنی مامۆستا کرێکار و ئایا بڕیارەکانی دادگا بۆ تەمیزکردنی ئازادکردنی مامۆستا کرێکار تا چەند بەرەو پێشەوە چوو بۆ قسەکردن لەسەر ئەم بابەتانە میوانێکمان لە ئەستۆدیۆ ئامادەی زۆر بەڕێز کاک شاخەوان مام دەروێت چالاکی مەدەنی کاک شاخەوان زۆر بەخێر بێت. سەلامەت بێژی مەمنون سپاس بەرنامەکەمان. سەلامەت زۆر مەمنون بۆم دەرفەتە دەستان خۆش. زۆر سپاس کاک شاخەوان لێسادا فشارەکان چین وەک بینیمان ڕۆژی هێنی بەشێکی زۆر لە کوردانی ئەوروپا خۆپشاندانیان ئەنجامدا بۆ ئازادکردنی مامۆستا کرێکار وە باشترکردنی ڕۆژی ژیانی لە زینداندا. بەڵێ وەکو لە راپۆرتەکەشا باس کرابوو کە ئەو مزاهرە کراوە ڕۆژی هەینی بەڵام پێش ئەوە لیژنەیەک دروست کرابوون بۆ بە ناوی لیژنەی داکۆکی لە کەیسی مامۆستا کرێکار کە بەڕێز کاک دکتۆر عەباس سەرپەرشتی ئەو لیژنە دەکا پێش هەموو شتێک لەگەڵ بڵاوبوونەوەی دەنگۆی ڕادەستکردنی مامۆستا کرێکار بە ئیتالیا بەڕاستی کە بە شێوەیەکی زۆر نامەدەنیانە نائینسانیانە نایاسایانە چونکە لە کاتی کۆرۆنا بوو ئەو کاتێک کە مانگی سێ ئیتالیا لە ئەزمەی پلەبەرزی کۆرۆنا بوو کە خەڵکێکی زۆر لە ئیتالیا بەهۆی کۆرۆناوە گیانی لەدەست دەدا. مامۆسایان بە شێوەی دەست بەسەر بە تارەیەکی مەدەنی یعنی لە ڕێگەی کۆمپانیایەکی تایبەتەوە بە شێوەیەکی ڕفاندیان لە وڵاتی نەرویجەوە بۆ ئیتالیا بەو پەلەپەلە یعنی چونکە وەزعەکە وەسی کۆرۆنا بوو بۆ ئەوەی ئەم شتەوە بۆ چۆن بڵێ دێزە بەدەرخۆنە بکەن و خەڵکانێک نەبێت کە قسەی لەسەر بکەن. بەڵامی ترەوە بوو ئەو لیژنەیەک سەر دروست بوو چونکە لە فەیسبوک دەنگۆیەکی زۆر بڵاو بوویەوە لە سۆسیال میدیا بەڕێز کاک دکتۆر عەباس هەستا بە دروستکردنی لیژنەیەک بە ناوی لیژنەی داکۆکی لە کەیسی مامۆستا کرێکار لە یەکەم هەنگاویشدا بە شێوەیەکی ئۆتۆماتیک ئیمزامان کۆ کردەوە کە ئەو ئیمزا کۆکردنەوەیش تەسیری خۆی دەبێ و هەیشی بووە قانونێک لە ڕۆژاوا ئەگەر بێت و تۆ بۆ هەچ بوارێک لە بوارەکانی ژیان توانی ئیمزا کۆکەیتەوە کە خەڵکی ناڕازین لە هەچ یاسایە کە دەرەچێ یاخود ئەو یاسانەی کە دەرچوە خەڵکی بەرهەڵسی دەبنەوە هەڵەسن بە شێوەیەکی مەدەنیانە بە شێوەیەکی یاسیانە ئیمزا کۆکەنەوە. ئەم ئیمزاگەر چوە سەروی 10,000 ئەبێ حکومەت قسەی لەسەر بکە و بیخاتە بواری بەعام لە ڕۆژاوا بەم شێوەیە لە ئەوروپا بە تایبەتی لە بەریتانیاشا ئەگەر ژمارەی کۆکردنەوەی ئیمزاکان بڕاتە نزیکەی 100,000 و یاخود زیاتر ئەبێ ببرێتە پەرلەمانی ئەو وڵاتە و لە پەرلەمانیشا قسەی لەسەر بکەن بۆیە ئیساکە ئەو ئیمزانە کۆکراوەتەوە نزیکەی 15,000
بەڕێزیان کاکتۆر عەباس ئەندامی نەتەوە یەکگرتوەکان خۆی کەسێکی یاساییە و لە هەمان کاتیشا پزیشکە ئەو ئەتوانێت ئەم ئیزانە بەرێ بۆ نەتەوە یەکگرتوەکان و پلانیشی هەیە کە لە نەتەوە یەکگرتوەکان ئەم کەیسەی مامۆستا بخاتە بەردەست نەتەوە یەکگرتوەکان و فشاری تریش زۆر کراوە لەوانە کۆڕ و سیمینار بەستن لە وڵاتی بەریتانیا و لە وڵاتانی تری ئەوروپاش بەهامان شێوە و لە دوای نیشا ئەم مزاهرە بوو کە لە وڵاتی لەندەن کرا بەڕاستی چین و توێژێکی خەڵکی باش تایدا بەشداریان کرد بەڵامەوەی کە جێگەی داخە نەمانبینی برایانی حیزبەکانی ئیسلامیەکان بوون کە بەڕاستی بە شێوەیەکی بەرچاو نیانتوانی بەشداری بکەن یاخود ئەندام و نوێنەرانی خۆیان نەناوردە بوو ئێمەش وەکو مسلمانان کە مسلمانان برای یەکن خی گەورە کردوینی بەبرا ئەلبەت لێرە مەبەستم میوانی مەبەستم نیە ئەوەی من ئاگادار بم لە ڕێی شخصەوە ڕێژەیەکی زۆر برانی کۆمەڵی ئیسلامی لێوە بوون بەڵێ من مەبەستم لێرە ئەوەیە وەکو حیزب وەکو یعنی ئەندام و وەکو لاگر وەکو خۆشەویستی ئەوانە بەشداریان کردووە خەڵکانەکەی بە تاکی لە ناو حیزبانی ئیسلامی و مەساکرەکان زۆر خۆشەوی بەشداریەکەن بەڵام وەکو ئەندام وەکو نوێنەریان کە تایبەت بێ بڵێن ئێمە وەکو کۆمەڵی ئیسلامی بەشداری ئەم یاخود وەکو یەکگرتووی ئیسلامی بەشداری ئەم مزاهرەمان کردو و ناڕەزایی دەرەبڕین مەبەستمان لەوەیە بەو شێوە ئەوان بەشداریان نەکردووە زۆر باشە باوسە شەخانەگە باس لەوە بکەین فشارەکان ئەو فشارانەی کەوا ڕاستەوخۆ لە ڕووی یاسایی و سوودیان دەوێت بۆ کەسی مامۆستا و ئەو فشارانەشی ڕاستەخۆ شەقام دەجۆڵێن و جۆرێک لە جۆرەکان زەخت دروستەکەن لە ڕووی سیاسیەوە بۆ کەسی مامۆستا بەدەر لەو ئیمزایانی کێسێک هەیە ینی ئەو پلان و پرۆژانی ترچین ماون یا خۆت هەمان پرۆژه هێشتا زۆرە چ لە ڕووی یاسایی و بتوانێت ڕاستەخۆ کەسی مامۆستا بجوڵێنێ چێ لە ڕووی سیاسیشەوە زەختێک دروست بکە مەسەلەن ڕەنگە چووکە دڵنیان قەزەی مامۆستا چەندێک قانونیە سیاوەندەی بە سیاسی کراوە بەڵێ خۆی قسەکەی مامۆستا بەڕاستی قزەیەکی گەورەی و نێودەوڵەتیە یعنی ئەمە لە ئاستی تەنانەت حکومەتی هەرێمیشانیە بتوانێت چارەسەریکا بەڵام تۆ ئەتوانی وەکو لە ڕێگەی مەدەنیەوانەی کە ڕێگە پێدراوە لە وڵاتی دیموکراسیات تۆی گریتە بەر ئەم ئیمزاکۆکردنەوەیە و مزاهرەیە خۆپیشاندانە ئەم خۆپیشاندانە دوو ئامانجە پێکێ یەکەمیان ئەوەیە کە تۆ چیتە دەبەردەم سەفارەتی ئیتالیا بە وڵاتە دەڵێ ئەم کەسەی ئێمە کە گردوتانە بێتاوانە ئەگەر تاوانی هەیە فەرموو پروڤیکەن فەرموو بیسەلمێنن کە تاوانبارە چکات تۆمەتداگان بەڕاستی وەکو لە راپۆرتەکەی شاتۆ زۆر بێ بنەمان لە ڕووی یاسایی هێشتا ینی هەر لە ڕووی یاساییشەوە خەلەلی تایە چونکە بۆ نمونەیەکێ لە تۆمەتەکان ئەڵێ مامۆستا بوون من لە زیندانا بۆ بە سکای پەیوەندی کردووە لەگەڵ شوێنکەوتوانی کەوا کاری تێکدەرانە بکەن لە کاتێکدا زیندانەکەی ئەو نە ئینتەرنێتی تێدا بۆ نە سکایپیش یعنی شتەکان زۆر بڵێ وەکو چۆن بڵێ تۆمەتێکی بێ بنەمان ئەو ئیمزانەکە کۆ کراوەتەوە کەوتمان کاکتۆرە توانێت بیبا بۆ نەتەوە یەکگرتوەکان و پلانیش هەیە ئەو شێوە خۆپیشاندەرە و خۆپیشاندانانی کە کراوەوە ئەو میزانش کە کراوەوە ببرێ بۆ ئیتالیا بخرێتە بەردەستی پاپای ڤاتیکان لە کاتێکا پاپای ڤاتیکان باسی سەماحەت و باسی ئاشتی و باسی پێکەوە ژیان و باسی ئەدیانەکانەکە کە پێکەوە بژێن ئەم مامۆستای ئێمە ئەم مامۆستا کە کەسایەتێکی دانوسقەی کووردە کەسایەتێکی ئیسلامیە بۆچی بەو تۆمەتە بێ بنەمانە دەبرێت بۆ ئیتالیا لە کاتێکا کەیسەکەی پەیوەندی دارە بە نەرویجەوە لە ئیتالیا تۆمەتێکی تری بۆ سازەکەی پرسیارەکەم بۆ ئیتالیانی بۆ لە وڵات خۆی لە نەرویجە ئەژید ئەگەر مەترسێکی هەبێ بۆ نەرویجە نەک بۆ ئیتالیا بۆ لە ئەبرێتەوە بۆ ئیتالیا لە ڕاستی هەموو قەزەگە پەیوەندی بە کەسێکەوەیە لە ئیتالیا گیراوە کە 5 ساڵ حکم دراوە ئەم کەسە لە مزاهرەکانی ساڵی 2012 لە پشت مامۆستاکرێکارەوە دەبینرێ ئەم کەسە پەیوەندی بە هەچ کەسێکەوە هەبووە ئەو کەسانیان ڕاپێکی دادگا کردو ئێستاکە هەندێک لەو برایانە بە 9 ساڵ و بە 7 ساڵ حکم دراون مامۆستاش ئەلاساس کە ئەم کەسە وەکو چۆن بڵێ خوێنکاری مامۆستا بوو لە ئیتالیا وشتێتی کاری گێرە شێوێنی بکە مامۆستاش پەیوەندی هەبوو دیارە لەگەڵ ئەم برا بەڕێزە ئەتر بە شێوەیەک لە شێوەکان ئەمە هەموو شتانیان وەکو چۆن بڵێ لکاندووە بە یەکەوە بۆ ئەوەی تۆمەتێک دروستکەن و مامۆستای پێ حکم دەن کە حکمشیاندا بێ فعل 12 ساڵ بەڕاستی بەداخەوە مامۆستا شاخەوان ئەو ئیمزایانی کە باس کرد کە ڕەنگەوە دۆرێکی باشی بێت تەنها دەبێت لە هاوڵاتیانی ئەوروپی و میزایە بکەن یاخود بڵێن لە دەرەوەی یەکێتی ئەوروپا واژۆش کۆ بکرێتەوە سوودی دەبێت یاخود بەتاکید سوودیە بێ وەکوتم لە وڵاتی بەریتانیا گەر ڕێژەکە بگا بە 100,000 ئەبێ بچێتە پەرلەمانی ئەو وڵاتە پەرلەمانی ئەو وڵاتە قسەی لەسەر بکە کە قسەی لەسەر کرد ئەو کاتە ئیتر ئەکەوێتەوە دەستی پەرلەمانتارەکان ئایا چ بڕیارێکی لەسەر ئەدەن ئیمزاکەش هەموو کەسێک ئەتوانێت بیکا لە هەر شوێنەکەیە تەنا ئەوەیە ناوی خۆت دەنووسی ناویسیانی لەگەڵ ئیمێل ئەدرسێک و بە ئیمێڵێکا بۆ دێتەوە بۆ ئەوەی کۆنفێرمیکەی بۆ ئەوەی کەوا بزانن ئەو کەسەت خۆتی تو ئیمزات کردووە ئەم ئیمزانە بەو شێوە دەوری هەیە و دوایەوە پلان هەیەکەوە وەکو وتمان ئەم ئیمزا و ئەم شتانێک کە کراوە ببرێت بۆ
لای پاپای ڤاتیکان و پلانیش هەیە کە کەسایەتی موازم کاگتۆر پەیوەندی کردو بە کەسایەتی ئیسلامەکانی ئێرەوە پەیوەندی کردو بە حکوومەتی هەرێمەوە بەڕاستی ئەم مامۆستاکرێکار کەسایەتیەکی کوردە ئەبێ حکوومەتی هەرێمیش لەسەری بێ بەجێ. زۆر باش مامۆستا شاخەوان ئەوەی کە ڕۆژی هەینی خۆپشاندان ئەنجامدرا لە بەریتانیا وەڵامیان چی بوو باڵۆزخانی ئیتالیا لەوێ هیچ وەڵامێکیان نەبوو لە ڕاستیا وەکو لای خۆتان ئاشکرایە بەهۆی ئەم مۆزەی کۆرۆنا ڤایرۆسەوە کەسیان نەیانتوانین چ سەفیر چ نوێنەریان بێنە ناو خۆپشاندەرانەوە بەڵام راپۆرتێک ئامادە کرابوو نووسراوێک ئامادە کرابوو تەسلیمی سەفیری ئیتالیا کرا و ئەوانیش لە 24 ئەم مانگە دەینێرن بۆ وڵاتی خۆیان بۆ ئیتالیا و حکوومەت ئەبێ چاو بەم کەیسەی مامۆستا بخشێنێ و لێکۆڵینەوە لەسەر ئەو نووسراوە بکە تاوەکو بۆیان دەربکرێت کە ئەم مامۆستای ئێمە بێ کەس نییە یەکەم و دووەمینیش کەسێکی بێتاوانە و بە تۆمەتی بێبنەما زیندانیان کردووە. مامۆستا شەخەوان کەیسی قانونی مامۆستا هەموو یاسا بەپێ یاسا هەر حکمێک تەمیزی هەیە ئێستا مامۆستا کەیسەکەی لە ڕووی یاساییشەوە کۆتایی پێهاتۆ یاخود مەجای تەمیزی هەیە یاخود هەر بەپێەوەی کە لە پارێزەرەکەی زانیاری دابێ تەمیزی ماوە مامۆستا بەپێ ئەوەی من ئاگادار بم بەڵێ مەجالێکی تێدا ماوە ئاخر تەمیزکردنەوەی ماوە کە ئەتوانێت تەمیزی کاتەوە چونکە ئەو دادگایی لەم دوایەکرا ینی هەر هەڵیان کوڕوزان بە شێوەیە کە بڵێ پەلەپەلیت یادەدار بوو تەنانەت ڕێگەیان نەدام و مامۆستاکرێکار قسە لەسەر بارودۆخی خۆی بکە قسە لەسەر کێسەکەی خۆی بکە ئەوە بوو مامۆستا داوای 3 ساعت قسەکردنی کردبوو ئەوان تاوام تەنها 5 دقەیان داپی کە بە 5 دقەیەک هیچ لە قسەکانی ناتوانێت باسکە ئەوە بوو کورسەکەی وەرگەڕان پشتی کردە حاکم و هیچ قسەیەکی نەکرد بۆیە محکەمەش کۆتایی بەوەی هێناوەکەوە جارێکی تر پێداتوچنەوە بم کەیسەدا بکەن بۆ ئەگەری هەیە بۆ تەمیزکردنەوە بەڵام لە ڕێ قانونیشەوە هەڵی زۆری لێ گیراوە ئەو برا بەڕێزانەی وەکو گوتمان کە لیژنەی داکۆکی لە کەیسی مامۆستاکرێکار لە چەند پارێزەرێکی بەڕێز پێکات بوون ئەوان پلانیان هەیە پارێزەری تریشی بۆ بگرن بۆ مامۆستاکرێکار و بتوان ئەو ڕەخنە قانونیانە بگرنەوە ئەو هەڵە قانونیانەی کە لەو کێسەدا هەیە هەمویان لەو راپۆر لەو نووسینەیشان نووسراوە کە تەسلیمی سەفارەتی ئیتالیا کراوە لە لەندەن. شەخەوان بە شێوەیەکی گشتی تەندروستی خۆی ڕۆژی ژیانی خۆی چۆنە لە زیندانە ئەگەرەوە ئاگادار بن بەڵێ ئەوەی جێگەی داخە لە مانگی سێ کە مامۆستاکرێکار ڕفێنراوە نراوە بۆ ئیتالیا حتاوەکو چەند ڕۆژێک پێش ئێستا کەس هەواڵێکی دقیقی نەبیستوە ئیلا ئەوەی لە محکەمەکە کە بینراوە ئەژ لە ڕێگەی سکایپەوە بەڵام خۆشبەختانە لەم دوایە پەیوەندی کردووە بە خانەوادەکەیەوە تەندروستی زۆر باش بووە و پێشی وتون کەواتر لەمە دواتوانێت هەفتانە پەیوەندیان پێوە بکە و وتیشێتی کەوا تەندروستی زۆر باشە و بارودۆخی جێگیرە و هیچ کێشەیەکی ئەو تۆی نیە لە زیندان هیچ زانیارێکی نەداوە لە زیندانی تاکە کەسی یاخۆت لە زیندانێکی گشتیە یان سوتفە ڕێکەوێ کوردێکی تری کوردستان لەو زیندانە بێت یاخود کەسێک بیناسی نا پێم وانێ باسی ئەوەی نەکردو پێم وابێ ئەو زیندانە زیندانێکی زۆر دوورە دەستە لە جەزیرەیەکی چەپی ئەو وڵاتەیە توانین بڵین بە شێوەیەک لە شێوەکان وەکو چۆن عەبدوڵڵا ئۆجەلان لە جەزیرەیەک دەست بەسەر ئەویش بە شێوەیەک لەو شێوەکان بەو شێوەیان لێ کردووە تا ئێساکە دیاری نییە ئایا سجنەکەی چۆنە و چۆنی نەبڕاستی. زۆر باش کەواتە ئەوەی با بڵێن ئەمێدێک هەیە جێگەیەک با بڵێن توانی بڵین دڵخۆش بین کە ئیشەڵا فشارەکان کە ئەو لیژنەیە و کە بە هاوکاریەک ئیبراهیم کاکتۆر عەباس یاخود کەیسی قانونی مامۆستا وەکو خەبەرێکی خۆش بۆوانی کەوا مامۆستایان خۆشەوێ یاخود دڵیان بە مامۆستا خۆشە کە ئەگەری ئەوە هەیە لە ڕووی قانونیەوە یاخود ئەو فشارانە بگەنە نەتیجەیەکەواتە فشارەکان دڵخۆشکردن یاخود بەهێزن خۆی بەڕاستی ئەگەری زۆرە چونکە وەکو وتمان تۆمەتەکان ئەوەندە بێ بنەمان هەر کەسێکی یاسایی نەبێ یەکسەر ئەزانێ ئەم شتانانی تۆمەتگەلێکن بنەمایان نیە تۆمەتگەلێکن دروست کراون هیچ ئەساسێکیان نیە لەسەر هیچ ئەساسێک ئەم تۆمەتانە دروست نەکراوە زۆر بێتاوانە مامۆسا لەو تۆمەتانەی کە خراوەتە پاڵی بۆیە ئەگەری زۆری هەیە کە ئەم شتانەی کە ئەکرێ بۆی و تایدا سەرکەوتوو بێت و مامۆسا ئازاد کرێت بەڵام ئەوەی کە ئەمێنێتەوە بەشی دووەمی ئەم دیوی ئەم کێسەیە بە سیاسی کراوە بە نێودەوڵەتی کراوە ئەوان نایانەوێ ئەم دەنگە ئازادە ئەم دەنگە دلێرە ئەم دەنگە سەر بەخۆیە ئازاد بێ ئەوێ کپیکەن بەڵام بیئاگان لەوەی هەزارانی تری وەکو ئەو جێتە جێگەی و هەزارانی تری وەکە دیتتان بێت لە خۆپیشاندانەکانە بڕاستی کۆمەڵی مامۆستای بەڕێز کۆمەڵی بانخوازی بەڕێز کە بەدەیان و سەدان بوون دەنگیان بەرزە کردەوە دەنگی دلێرانەیان تەکبیریانە کرد بە ڕووی سەفارەتی ئەو وڵاتەدا. زۆر باش مامۆستا شاخەوان فشارەکان تا چەند بەردەوامی دەبێت واتە ئەوەی کە دوێنێک کە خۆپیشاندان کرا پێرێ بەردەوامی دەبێتەوە دووبارە لە ڕێگەیەکی دیکەوە دووبارە فشارەکان دروست دەکەنەوە بۆی
بەڵێ بە تەکید بەردەوامی ئەبێ ئەوەی کە من ئاگادارم لەگەڵ ئەو لیژنەیە و من خۆم چاوپێکەوتشم لەگەڵ کاکتۆر عەباس داساز کردووە ئەوان تاوەکو دوا هەنگاو بێ ئومێد نابن و هەموو هەنگاوێکی مەدەنی و یاسایی دەنێن لەمەڕ کێسی مامۆستاکرێکاری ئێستاکەم بۆ وەکووتمان بڕیارە ئەو لیژنە بچنە نێو نەتەوەی گرتوەکان لە جنێف ئەم کێسی مامۆستا بخەنە بەردەستیان بۆ ئەوەی دەنگی ناڕازی ئەو خەڵکە ئەو خەڵکەی کەوا مامۆستای خۆشەیە ئەو خەڵکەی کەوا ئەو ینی بەڕاستی ئێمە وەگو چۆن بڵێ هەتی و کورتین لە ئەوروپا چونکە مامۆستاکرێکار لەوەچێ لە ناوە ئێوە لە ناوە لە هەرێم ئەو هەستتان پێ نەکردبێ باوک بووە مام بووە بۆ هەموو کەسێک ینی لەو پەڕی کێشەی ئەخلاقیەوە هەتا ئەو کڕی کێشەی تەلاقمانەی حل کردووە کێشەی کۆمەڵایەتی حل کردووە بەدەر لەوەی کە تۆ دیدێکی ئیسلامی تەبێ یان نائیسلامی تەبێ خەڵکانێکە بۆ پەیوەندیان پێوە کردووە چەپی بوون مامۆستا بردوونەتی ماڵی خۆی کێشەکەی بۆ حل کردوون ینی تەسیری زۆری هەبووە لەسەر گەنجانی ئەوروپا خەڵکانێکی زۆری گەڕاندۆتەوە بۆ ئیسلام خەڵکانێکی زۆری گەڕاندۆتەوە بۆ دابوونەریتی کوردەواری ئەمە ینی لەسەر دڵی تاکی کوردی هەندەران بەڕاستی جێی نیگەرانیە بۆیە هەموو کەسێک لەوێ بە باوک و بە مام و بە برای خۆی دەزانی تا لە گرتبوونەوەکان من هەستم بەوە کرد کە بەدەل لە کوردیش ڕێژەیەکی زۆر با بڵێن نەتەوە جیاوازەکان و زمانە جیاوازەکانی تریشی لێ بەڵێ ئەمە ئەم مزاهرە هەر تایبەت بوو بە کوردان و خەڵکانی تریش هاتبوون تەنانە لە قەومی سۆماڵی لە قەومی ئەلیتری لە قەومی پاکستانەکانی هاتوون بەڵام ئەگەر بە شێوەیەکی گشتی ڕێک بخرێ و لە قەومەکانی تریش ڕێژەیەکی زیاتر بەشداری ئەکا ڕێژەیەکی بەرچاوتر دێتە مەدان بۆ ئەوەی کەوا لەسەر کێسی مامۆستاکرێکار بێتە دەنگ دو پرسیارم ئەوە بێن لێرە لە هەرێمی کوردستانە حکوومەتی جوڵاندانەوەکی نەبوو هیچ کارێکی نەکردو کە کاریگەری بە لەسەر فشارەکان و بۆی مامۆستا ئازاد بکرێت بەڕاستی جێگەی داخە حکوومەتی هەرێم تا ئێساکە بێدەنگە لەسەر مەڕ کێسی مامۆستاکرێکار بەدەر لە هەموو ئایدۆلۆژیایەکی سیاسی و فکری مامۆستاکرێکار کەسایەتیەکی کوردە بەڕاستی میلەتی کورد پێویستی بە کەسی وەها هەیە جێگەی خۆیەتی ئێمە لێرەوە داوا لە حکوومەتی هەرێمەکەم داوا لایەنی بەرپرسەکەم کەوا هیچ نەبێ سەفیری ئیتالیا لێرە ئاگادار بکەنەوە کەوا لە دۆخی مامۆستا بپرسن هیچ نەبێ هاوڵاتیەکی ئەم هەرێمەیە بەڕاستی وەکو چۆنە لە ئێمەی کورد بەداخەوە هاوڵاتیانی لای خۆمان لا گرنگ نییە هەتاوەکو لە دەستیان نەدەن زۆر سپاس بۆ مامۆستا شاخەوان شەلاکی مەدەنی سپاس کە میوانی بەرنامەکە زۆر مەمنون سپاس بینەرانی عزیز دەچین لای ناوڕێک و دەگەڕێنەوە لاتە تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕێکلام چونکە شیر لە ژیانی هەموماندا گرنگی خۆی هەیە من باشترین شیرم بۆ خێزانەکەم هەڵبژاردووە هەموو کات شیری ئاڵتونستا بە منداڵەکانم دەدەم بۆ ئەوەی مێشتێکی چالاک و داهێنەرانەی هەبێت من بە شیری ئاڵتونسا کێک و شیرینی دروست دەکەم شیری ئاڵتونسا ڕۆڵێکی گرنگی لە خێزانی ئێمەدا هەیە 100% سروشتی تامێکی نایە منداڵەکەت هەوڵ ئەدات شتێکت پێ بڵێت ڕەنگە ئازار بکێشێ بەهۆی خراپی دایبیەکەیەوە ئێستا ئەتوانی دایبی لەم ساجۆی تەندروست تاقی بکەیتەوە بۆ ئاسوودەی مناڵەکەت لاتەنیشتەکانی لاستیکین زۆر بە خێرایی وشک ئەبێتەوە پێستی مناڵەکەت بە وشکی ئەهێڵێتەوە شەوێکی ئاسوودە و بەیانیەکی پڕ لە چالاکی پێدەبەخشێت ئاسوودەیی مناڵەکەت لەگەڵ لەم ساجۆی دەست پێ ئەکات ئایا تا ئێستا کێشەی کارەبات هەیە؟ بێزار بوویت لە کێشەی کەمی کارەبا و بڕانی بەردەوامی؟ بە دوای کارەبایەکی بەردەوام و بێکێشە و تێچووی کەمدا دەگەڕێیت؟ ئەوە فانسی پاوەر سەرجەم و کێشانەی بۆ چارەسەر کردویت بە دانانی سیستەمی سۆلار و وەرگرتنی وزە لە خۆرەوە بە بەکارهێنانی باشترین مەوادی ستانداردی جیهانی کە سەرجەمیان گرنگی چەندین ساڵیان لەگەڵدایە بە سەرپەرشتی ئەندازیار و ستافی شارەزا و بازمون کارەکان جێبەجێ دەکرێن ئەم سیستەمە دوورە لە تێکچوون و هیچ تێچوویەکی ڕۆژانەی نییە هەروەها بە دۆستی ژینگە ناسراوە و ژینگە لە پیسبوون دەپارێزێت فانسی پاوەر بۆ داهاتوویەکی ڕووناکتر ناونیشان سلێمانی شەقامی مامۆستایان نزیک شەقامی قەنات تەلاری جاسەنە 0 153 153 85 85
ئەم کوڕاناوی چالاکە حەزی لە چپسێکی چاکە بۆیانینی لای تاکە زۆر تەندروستە و زۆر پاکە ئەم چەشناوی باریە حەزی لە چپسی نینیە نینی تامی سروشتیە هیچ چپسێک وەک ئەو نییە هەر جوانیش کوڕێکی جوانە حەزی لە ئاهەنگێرانە لە یادی لەدایک بوونەکەی چپسی نینی بوو هەڵبژار دەکەی نینی هاوڕێی مناڵانە تامی خۆشە و بێزیانە بۆن و ڕەنگی هەمە جۆرە شێوە و قەبارەی زۆرە بشاری نینی تامێکی لە یاد نەکراو برنجێک بخۆن کە دڵنیابن لەسەر چاوەکەی چونکە تەندروستیتان لە هەموو شتێک گرنگترە برنجی سروشتی شیمال باشترین جۆری برنج لە تەواوی دنیا ئەویش بەهۆی ئەوەی لە خاکێکی بەپیت و جەوێکی شێدار و باراناوی شیمالی ئێراندا دەڕوێت برنجێکی سروشتیە و هیچ مادەیەکی کیمیایی و حافزەی تێکەڵ نییە و هیچ زیانێکی بۆ سەلامەتی و تەندروستی و قەڵەوی نییە بگرە زۆریش بەسوودە پێکاتە و ڤیتامینەکانی برنجی سروشتی شیمال پرۆتین ئاو ڤیتامین ئی کالیسیۆم ئاسن مەگنیسیۆم مەنگەنیز پۆتاسیۆم ڤیتامین B1 B2 B3 B5 B6 واتە ئەم برنجە برنجی کارگەکان نییە خاڵی بێت لە ڤیتامین بەڵکو و چڵتوکە و خۆمان کڕی دەکەین شێوازی لێنانی لەگەڵدایە بۆ دەستکەوتنی برنجی سروشتی شیمال پەیوەندی بکەن بە 0 353 27 27 هەر کات تاقیتان کردەوە خۆتان بڵاوی دەکەنەوە تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕێکلام تۆپ سڵاوتان لەبێ بەڕێزان بەشێک لە هەواڵ و زانیاریەکانی ڕۆژتان پێشکەش دەکەم بەپێی ئاماری فەرمی یەکێتی زانایان لە ماوەی 7 مانگی ڕابردوودا 42 زانە و مامۆستای ئاینی بە هۆکاری جیا کۆچی دواییان کردووە عەبدوڵڵا مەلاسەعید سەرۆکی یەکێتی زانایان بە ماڵپەڕی زانایانی ڕاگەیاندووە لە ساڵی 2020دا ڕێژەیەکی زۆر زانە و مامۆستای ئاینی کۆچی دواییان کردووە ئەمە وێڕای ڕازی بوون بە قەدەری خوای گەورە بەڵام خەسارەتێکی گەورەیە لە ناو کۆڕی زانایان چونکە ئەوان پێشەنگی میلەتن لە ڕووی دینداری و گەیاندنی پەیامی ئیسلام سەرۆکی یەکێتی زانایان باسی لەوەش کردووە هۆکاری وەفاتی و مامۆستا بەڕێزانە زۆربیان بە هۆکاری تەمەن و نەخۆشیەوە بووە و هەندێکیشیان بەوەی ڤایرۆسی کۆڕۆناوە گیانیان لەدەست داوە سنتەری میترۆ داوای لێکۆڵینەوە دەکات لەو هێرشەی بەیانی دوێنێ کرایە سەر ڕۆژنامەنووس دانامەنمی و دەژڵێت پێویستە هێرشبەران بدۆزرێنەوە و ڕادەستی دادگا بکرێن سەر لە بەیانی دوێنێ لە نزیک شەقامی 6 مەتری شاری سێمانی چەند کەسێک پەلاماری ڕۆژنامەنووس دانامەنمیان دا و برینداریان کردووە لەو بارەشەوە سنتەری میترۆ بۆ داکۆکی لە مافی ڕۆژنامەنووسان ڕایگەن وێڕای دانەکردنی وێرشە داوای لێکۆڵینەوەی جددی دەکەین بۆ دۆزینەوەی هێرشبەران و ڕادەستکردنیان بە دادگا سنتەرەکە ئاماژەی بۆ کردووە لە ڕێگەی دەستگا بەرپرسەکانەوە بە دوواداچوون بۆ کەیسەکە دەکەن دوایی چەندین سەردانیکردنی بەغدا و نەگەیشتن بە هیچ ڕێکەوتنێک بڕیارە ڕۆژی سێشەممەی داهات و شاندی باڵای حکوومەت هێرێم دووبارە سەردانی بەغدا بکەنەوە مەیادە نەجار ئەندامی فراکسیۆنی پارتی لە پەرلەمانی عێراق لە لێدوانێکی ڕۆژنامەنووسیدا ڕایگەیاند ئەگەر گۆڕانکاری ڕوو نەدات بڕیارە ڕۆژی سێشەممە شاندی باڵای حکوومەت هێرێم سەردانی بەغدا بکەنەوە ئەو پەرلەمانتاری عێراق و تووشێتی گفتوگۆکان لە دواخۆناغی ڕێککەوتندان و ڕێککەوتن لەسەر زۆرینەی پرسەکان کراوە تەنها واژۆکردنی ماوە هاوکات لەبارەی ماوەی ڕێککەوتنەکە ناوبراو ئاماژەی بۆ کرد ئەوەی گرنگە و زانراوە ڕێککەوتنەکە لە بەرژەوەندی بەغدا و هەولێر و هەوڵاتیانی هەردوو لا دەبێت. وەزارەتی کشتوکاڵ بۆ پاراستنی بەرهەمی جوتیاران چەندین بەرهەمی هاوردەیان قەدەغە کرد. وەزارەتی کشتوکاڵی حکوومەتی هێرێم لە ڕاگەیەندراوێکیدا بڵاوی کردوێتەوە کە پێشتر نووسراویان ئاڕاستی ئەنجومەنی وەزیران کرد بۆ ئەوەی هەمانگی پێویستیان لەگەڵ بکەن کە ڕێکگر بن لە ئاوردەکردنی بەرهەمی قەدەغەکراو دەژڵێن لە پێناو پاراستنی بەرهەمی جوتیاران چەندین بەرهەمی هاوردەیان قەدەغە کردو و هەماهەنگن بۆ پاراستنی بەرهەمی جوتیاران
پێشتر وەزارەتی کشتوکاڵ و سەرچاوەکانی ئاوی حکوومەت هێرەم ڕایگەاند بوو لە ڕۆژی 1 ئابی 2020ەوە بڕیاری قەدەغەکردنی هاوردەکردنی پەتاتە، هەنار، هەنجیر، شووتی، خێر، هەنگوین لە دەرەوەی هەرێمی کوردستان بۆ کاتێکی نادیار دەچێتە بواری جێبەجێکردنەوە. وەزارەتەکە وەشی خسۆتە ڕوو هەر قاتەعێک لە عەلوەکان بەروبوومی قەدەغەکراوی لێ بگیرێت ئەوە سزا دەدرێت بە داخستنی قاتعەکەی بۆ ماوەی هەفتەیەک. گرچیەکانی لوبنانی پایتەختی ببورن گرژیەکانی بەیروتی پایتەختی لوبنان بەردەوامن و خۆپشاندەرانیش هەڵیان کوتایە سەر ژمارەیەک لە وەزارەتەکان و داوای لەسەر کارلاچوونی سیاسیەکان دەکەن. دوایی تەقینەوەکەی بەندەری بەیروت ناڕەزایەتیەکانی هاوڵاتیانی لوبنان لە دژی دەسەڵاتدارانی وڵاتەکان پەرەی سەندووە و دوێنێش خۆپشاندان لە بەیروتی پایتەخە ڕوویدا. خۆپشاندەران چوونە ناو وەزارەتەکانی ئابووری و ژینگە لە ناو وەزارەتی دەرەوەش داوای لەسەر کارلاچوونی سیاسەتمەدارانی ئێستای وڵاتەکان کرد. شەوی ڕابردووش خۆپشاندەران چوونە کۆمەڵگەی بانکەکان و سووتاندیان. تا ئێستا نزیکەی 240 کەس لە خۆپشاندانەکانی بەیروت بریندار بوون و هێزانامنیەکانیش نەیانتوانیوە دۆخەکە کۆنتڕۆڵ بکەن. لە پۆڵندا 43 کۆچبەری ڕۆژهەڵاتی ناوەڕاست دەستگیر کران کە 4 ژن و 4 منداڵیان تێدایە لە ڕێگەی ئۆتۆمبیلی بارهەڵگرەوە لە تورکیا و سلۆڤاکیاوە گەیشتونەتە سنوورەکانی پۆڵندا. شیمۆن موچیتسکی وتەبێژی هێزەکانی پاسەوانی سنووری هەرێمەکانی باشووری پۆڵندا ڕایگەاندووە شەوی ڕابردوو 43 کۆچبەریان دەستگیر کردەوە لە ئێستادا لە بنکەی پاسەوانی سنوور لە ئابلیسکۆ بیالا دەست بەسەرن. باسی لەوەش کردووە سەرجەم دەستگیرکراوەکان هەڵگری ڕێگەزنامەی عێراق و ئێران و سووریان و بەشێکیشیان کوردی تورکیان هەروە 4 کەسیان ژن و 4یشیان منداڵن. تاوەکو ئێساش بڕیار لەسەر ئازادکردنیان نەدراوە. ئەوەش لە کاتێکدا لە ماوەکانی ڕابردوودا بەوەی خراپی دۆخی ئابووری و سیاسی عێراق و وڵاتانی ناوچەکە ژمارێکی زۆر لە وڵاتیان ڕویان لە دەرەوەی وڵات کردووە. فڕۆکەیەکی هیندی لە کاتی نیشتنەوەی لە فڕۆکەخانەی شاری کوزیکودی باشووری وڵاتەکە تێکشکا و 18 کەس گیانیان لەدەستدا و 16 کەسیش بە سەختی بریندار بوون. تەندروستی هیندستان ڕایگەاندووە لە ئەنجامی کەوتنە خوارەوەی فڕۆکەیە کە شەوی ڕابردوو لە کاتی نیشتنەوەدا لە فڕۆکەخانەی کالیکۆتی نێودەوڵەتی تێکشکا و بوو بە 2 بەشەوە تا ئێستا 18 کەس گیانیان لەدەستدا و 16 کەسی دیکەش بە سەختی بریندار بوون. لە کاتێکدا کە فڕۆکەکە 191 سەرنشینی هەڵگرت بوو ئەو کات فڕۆکەوانەکە و هەردوو یاریدەدەرەکەی بۆی ڕووداوەکەوە گیانیان لەدەستداوە. کورتێک لە هەواڵ و زانێرەکانی ئەمڕۆم پێشکەشکردن دەگەڕێمەوە لای هاوکارانە. بەخوای گەورە تا دەست پێ. ئایزانم دووبارە سڵاوتان لێبێ لە بەشی دووهەمی بەرنامەکەمانە قسە لەسەر چاپی کتێبێک دەکەین بە ناوی کەی مێژوو دەبێتە چرا کە لەلایەن ڕێکخراوی بوارەوە بۆ چالاکی ڕۆشنبیری چاپ کراوە وەروە قسە لەسەر کۆمەڵی کار و چالاکی و ڕێکخراوەش دەکەین لە هەمبەر ئەو کار و چالاکە نەیکەوا لە بواری چاپ و کتێبە کردویانە بە میوانداری زۆر بەڕێز حاجی مامۆستا شیلان شەریف ئەندامی ڕێکخراوی بوار. مامۆستا زۆر زۆر بەخێربێی. ئەم دوو بەرهەمی چاپکراوی ڕێکخراوی بوارن کەوا یەکێکیان ئەرشیفکردنی بابەتێکی ڕۆژنامەوانیەکانی ساڵانی 1970 بۆ کتێبێکیشان بە ناوی کەی مێژوو دەبێتە چرا. پێشوێ بچینە سەر باسی کتێبەکان ئەگەر ڕێکخراوی بوارمان پێ بناسیێنی یاخود ئامانجدان چیە چکە ڕەنگە بەشێک لە بینەرانمان
زانیاریان زۆر لەسەر ڕێکخراوی بوار نەبێت. سەرەتا سوپاسدانەکەم بۆم هەلا ڕێکخراوی بوار خۆی لەژێر دروشمی ڕێکخراوی بوار بۆ چالاکی ڕووناکبیری لە سەرەتادا لە ساڵی 2009 کۆمەڵێ نووسەر و خاوەن قەڵەم کە دید و بۆچوونیان نزیک بوو لە یەکەوە چەند هین گۆڤاری بواریان دەرکرد تا سێ ژمارە بەردەوام بوو لە 2011 هەر ئەو کۆمەڵە نووسەریان و کۆمەڵە ڕووناکبیرە هاتن ڕێکخراوی بواریان دروست کرد لە 2013 مۆڵەتی فەرمانگەنە حکوومیەکانیان وەرگرت ڕێکخراوی بوار یعنی کە نووسراوە وە چالاکی ڕووناکبیری کۆمەڵێک چالاکیان کۆمەڵێک بەرنامەی دیدی خۆی هەیە ینی ئەو نووسەرانە جیا لە ڕێکخراوەکانی تر ئیشەکەن بۆ نمونە یەکەم کۆڕ و سمینار ئەکەن لەسەر ئەو بۆی ڕێکخراوی بوار کە لە بواری چالاکی ڕوانگەبیری شتەکە بەدەر لە چاپکردنی کتێب وەرکشۆپ و سیمینار و بڵێن کۆڕ و ئەو بارانە شتیش دەکرێتەوە چالاکیەکانتان لەو بارانەیە بەڵێ گفتوگۆکە لەسەر ئەو شتانەی کە گفتوگۆ هەڵەگرێ یان پرسی ڕۆژە سیرەکەی بۆت بە جەدەلی ڕۆژانە سیرەکەی نخبە بەهین خۆی ئەزانێ بەڵام کۆمەلگا بەهینەوە سەیری ناکات بڵین بە مقدساتەوە ئەم هاتووە سەر تەواوی ئەو بابەتانەی کەوا با بڵێن بۆ نمونە قەزەیەکی سیاسی کۆمەڵایەتی کللتوری ئاینیش هەموو بارەکان ئێوە لەسەر دەکەن بڵێ دوم بە ئەرشیفکردنی ڕۆژنامە و گۆڤارەکانە کە یەکەم چاپکراویشمان بەڵێ ئاسۆی ئیسلام کە ئەوە شتێکی زۆر بەلای ئێمە و شتێکی زۆر گرنگە کە هەموو ئەو گۆڤارانە لە یەک کتێبەکە ئەرشیف بکەیت چونکە پێشتر بنکەی ژین خۆی تەرخان کردو بە ئەو جۆرە هینانە بەڵام ئێمە وەکو هاتوینە لە بەرەوەی دیدە ئیسلامێکەوان دێن ئەو گۆڤارە چکە لە سەردەمینەوە لە دوای ڕاپەڕینەوە لە نەوەتەکانەوە کۆمەڵێ گۆڤار و ڕۆژنامە هەرێکی لەلایەنێکیان لە هینە دەرکراوە بەڵام ئێستا ئەگەر بین سەیریکەن کۆمەڵ شتی گرنگی تایە بۆ لێکۆڵینەوە بۆ بەحسی مێژووی بەڵام دەست ناکەوێت بەڵام ئەکە ئاوا کرا بە ئەرشیف زۆر ئاسانترە بێ بۆ توێژەرەوەرە زۆر باشە مامۆستا ئەم کتێبەتانە میشەر پێمان بێتەوەرەکەمان لەسەر ئەم کتێبەیانە کە باز لە کەی مێژوو دەبێتە چرا ئەمە ناوەڕۆکەی باز لە چی دەکات ئەم کتێبە مێژوو کەی مێژوو دەبێتە چرا ئەو نامیلکەیەکی زۆر بەسوودە ئەگەر بێت و سەیری ناوەڕۆکەی بکەین ئەو نامیلکەیە پێمان ئەڵێ مێژوو هەموو شتەکانی هەموو مێژوو یعنی هەموو شتەکانی پرشندار نییە مێژوو هەموو ئەو ڕووداوانەی پیرۆز نییە هەمووی سەرکەوتن نییە لەگەڵ ئەوەیە کە مێژوو سەرکەوتن هەیە سکشتیشی تایە لەگەڵەوەی کە پرشندارە لە سەردەمێکە لە سەردەمیشە ئەو نەتەوەیە ئەو گەلێ بە تاریکیە ڕۆشتووە لەبەرەوە مێژوو پێمان ئەو کتێبە پێمان ئەڵێ کە مێژوو هیچ کاتێک بە پیرۆز نەگیراوە غەیری مێژووی ئیسلام نەبێ کە وەحی سونەتە لە دوای ئەوەوە مێژووی بە مێژووی موسڵمانانیشەوە مێژووی کورد مێژووی هەموو نەتەوەکان مێژووی ئەوروپا هیچی پیرۆز نییە و چونکە دەستکردی مرۆڤەکانە کە دەستکردی مرۆڤەکانیش بوو ئێمە نابێ ئەو مێژووە بە پیرۆزی سەیری بکەین ئەبێ وەک ئەوە سەیریکەین کە خۆی هەیە وەک ئەوە سەیریکەین کە بووە ئێمە پێی ڕازی بین کەوا سەرکەوتنی تایە شکستیشی تیا هەیە بێ بە شکستەکەشی ڕازی بین هەر لە ڕوانگەی ئەوە شۆخوای گەورە پێمانە فەرمێ لە زۆربەی ئاەتەکانە ئەفەرمێ کە باسی مێژوومانە کە باسی قسەسەکانمان بۆکە ئەڵێ ئیبرە یعنی پند و ئامۆژگاریە یان ئەڵێ بگەڕن سەیریکەن سەیری مێژووی گەلانی تر بکەن کەوا چۆن سوودیان ئێوە سوودی لێوەربگرن کەواتە خی گەورەش پێمان ئەڵێ مێژوو ڕابردووە نابێ ئێمە ئیستاد کەواتە مامۆستا شیلان بڵێ ئەم کتێبە کە دەڵێ کەی مێژوو دەبێتە چرا پێوان نیە ئەمە پرسیار دەکات یەکەم دا تەرکیسی تایتڵەکەشمدا خۆی وەڵامی پرسیارەکە داتەوە کە چی بکەین بۆی مێژوو بێ بەچرا یان ئێستا بۆ نمونە مێژووی کورد یا ئێمە وەکو مسلمان مێژووی مسلمانن بۆ بەچرا مێژووی مسلمان مێژووی ئیسلامی بەڵێ چرایە مێژووی مسلمان نەبووە بەچرا لەبەرەوەی ئەگەر بین یەک چمکیشی بگرین چمکی سونە و شیعە ئەین سەرێکی بە ئێستاشەوە ئەو مێژووە هەر کە لە سەرەتاوە ئەو خوێن ڕشتن و ئەو کوشتنە بووە بە ئیستاش و هەر بەردەوامە
کەواتە ئێمە باشە مێژووی مسلمانان کە ئەڵێن چی ئیسفادەیشان لەو مێژووی ڕابردوو وەرگرتووە کە لە کەربەلا ئەو هەموو کوشتن و بڕینە بووە کە لە کۆمەڵێ شوێن ترا کە لە کۆمەڵ لە وڵاتی ترا لەسەر سونە و شیعە کوشتن ڕوویداوە کەسیش ئیسفادەی لێ نەکرد و غێری دوشمنانی مسلمانان نەبێ کەواتە ئەی بۆ ئیستا دوای 1350-400 ساڵ سیرەکە ئەم مێژووە نەبووە بە دەرس بە عیبرەتێ بۆ سونە و شیعە دانیشن لەسەر مێزێک کۆ ببنەوە زۆر باش کوردیش بە هەمان شێوە زۆر باش ئەگەر مێژووی کوردی شهر نەبووە بەچراویشمان کوردی شهر نەبووە بەچراوە تایبەتیەوە کە تایبەت بە اخصاصی خۆمەوە مێژووی کورد با نەچینە سەر سەداکانی ڕابردوو با بین باسی 6 ساڵی ئەم دوایە بکەین کاتێکە دوو باڵ لە ناو پارتیا دروست بوو یان بڵین دوور نەڕۆین مەلا مستەفای بەرزانی و برای مەحمەد کەلێک ئەکەون هەتاکو ئیستاش کورد باجی ئەو دوو لێکەوتادا هەتا ئیساش باجی کوردی ئەو دوو شەخ ئەو دوو کەساتێدا کە دژی یەک بوونە یان سیرەکەی لە 61ەوە کە شۆڕش بین بووە لە 64ەوە کە شۆڕشی کورد و لەت بووە هەتا 75 شەڕ بووە و هەتا 7 شەڕ بووە لە دوای 75ەوە دیسان هێزە سیاسیەکان کەچی لەم دوایەیە بین سەیری لەم دوایە کە گرژێک لە نێوان یەکێتی و پارتیا دروست بوو ئەگەر بێت و سەیری بەیاننامەکانیمان بکردایە بە هەمان نەفەسی شەستەکانەوە بڕیاهینیان داوە یعنی بەیاننامیان لەسەر یەکتری دەکرێت ناتوانین بڵێ شانازی بە مێژووی ناتوانین لەبەرەوەی نەبوو بە مێژوویە یعنی تا ئێستا با لە دوای ڕاپەڕینەوە ئەو مێژوو بووە بە چرایەک خراپەکانیمان وەلا نایە و برایەتی و یەکبوونمان بکردایە چاکەکانیشمان ئیسفادە لێ بکردایە زۆر باشە مامۆستا ئێوە پێم وابێ لەم ڕێکخراوەتانە ئەوەی کە ئەیبینین و تەرکیزتان زیاتر لەسەر بابەتی مێژوویە ئەندامەکانتان زیاتر مێژوو نووسن یاخود خۆتان هەستان بۆ بوارەیە کە زیاتر ئەو بوارانە هەڵبژێن لە نووسینی کتێبەکانتان بەڵێ نا هەموو خاوەن قەڵەم ئێمە هەر لە ینی ڕێکخراوەکەمانە هەیە خاوەن قەڵەمە بڵێ خاوەن ئەو قەڵەمانەی کەوا تۆزێک فکرانە یعنی شت ئەنووسن اینجا کە ئێمە کۆڕێکیش ئەبەستین یا خو سیمینارێکیش ئەبەستین کۆڕەکەمان جەماوەری نییە بۆ نخبەیەکە نخبەی ڕۆشنبیری یا خو نخبەیەکی سیاسی کۆڕەکان و سیمینارەکانمان بۆ ئەوانەیە گفتوگۆ دەکەین بەڵێ بۆ نمونە لە 2013 سرودی ئەیڕەقیب بوو بە شتێک وە بزانم هەڵنەسانەوە لە ناو پەرلەمانە و بۆ ئەم سرودە و ئەم سرودە لە زۆر شوێناکەوە شاعیرەکەی تەکفیر کراوە ئەم شتانە ئێمە نەهاتووینە بین محکەمەیەکی ئەم شعرەوەکە هاتووینە لە ڕووی ئەدەبیاتەوە لە ڕووی معریفیە لە ڕووی عیرفانیەوە ئەم شعرە چییە دوای ئەوە هەڵ ئەگرێ ئەو گفتوگۆیان ئەو جدە ئەو مناقەشە گەورەی لە ناو پەرلەمانە لێ هین بێ هاتووینە لەو سەردەمەیە تاوان لە 2013 ئەم شتە ڕوودا لەو سەردەمەیە سمینارێکیان کۆڕێک کراوە بۆ نخبەیەکی سیاسی یا ڕووناکبیر و ڕۆشنبیری تاکو تێگەێنین کە یەکجار ئەم شعرە ئەوە خراپ نییە بکرێتە ئەو محکەمەیە و هینە چووکە گەر بێت و بین سیر بگەڕین بەناو دیوانە کۆنەکانی شاعیرانە سێرێکی زۆر شعری عیرفانی هەیە ئەگەر ڕووکەشن بیخوێنیتەوە لەوەیە بەڵێ تەکفیر بکرێ یەکشێک ئەگەر بەس بە چاو بەڵام کە بچیتە ناوە ڕۆکۆ سیرەکەی زۆر زۆر عیرفانی و زۆر زۆر سۆفی گەرێتی تێدایە مامۆستا شیلان تەمەەن نووسری ئەم کتێبە دکتۆر کامەران جەمال بابانزادەیە من مامۆستا کامەران دەناسم قەڵەمێکی بە بڕشت خاوەن معلوماتێکی زۆر دەبێت من ئەمە بخوێنەوە بزانم وەڵامی ئەم پرسیارەی داوەتەوە کەی مێژوو دەبێتە چرا یاخۆت چی بکەین بۆی مێژوو بگەینە چرا ئێستا من ئەگەر تۆ خوێندوتەوە تاین پێمان بڵێی وەڵامی داوەتەوە بێگومان خوێندومەتەوە پیاشات چوومەتەوە ئەو کتێبە ئەو نامیلکێ پێمانەڵێ باسی کۆمەڵێتەوە ئەکاگەر زەحمە نەبێ 6 بابەتی لە خۆی گرتووە 6 تەوەری لە خۆی گرتووە تەوەرەکان زۆر هینە یەکەمیان دیدێکی واقعیانە بۆ مێژووی ئیسلامی یعنی ئێمە بێ مێژووی ئیسلامی چۆنە مێژووی مسلمانان چۆنە ئاوا وەری بگرین بە هەموو باش و خراپ وەکوت مێژووی مسلمانان واقعیانە وەری بگرین پێشی ڕازی بین نابێ ئێمە دەمارگیر بین لە هەموو ئەو شتانەیە بەڵکو ئەبێت چۆن هاتووە ئاوا وەربگیرە سوودی لێ بێ دووەم کە لە سەردەمێکە
کۆمەڵێک گفتوگۆ ڕوویدا لە نێوانی کوردستان یان فتوحاتی کوردستان بە ئاشتی بوو یان بە شەڕ کە ئەمە وەبزانم مەگەر ئێوە جەدەلێکی زۆری لەسەرنا لە نێوان ڕووناکبیری نووسەری ئیسلامی نووسەر ئەلمانیەکانە کە ئەمە خۆی وانە باش ئەگەر گریمان لە مێژووی ئەمە لەم فتوحاتەیە شارێک یاخود هینێک تەسلیم نەبوو بە جێشێکی بە سوپای ئیسلام زۆر طبیعیە یعنی بۆچی ئێمە بڵین هاشای لێ بکەینکەوە کورد بەرامبەر جێشی مسلمانان شەڕی کردووە باشە یعنی هەلەکانیان بڵین بۆ نمونە ئەم گەلی کورد کە ئەیان ئەم شارە ئەم سوپای ناناسێت نازانێ ئەم سوپایە بەرنامەی ژیانی پێ بەرنامەی قورئانی پێ نازانێەوە هەستەکە لە بەدیدی ئەمە داگیرکردنە بۆیە ئەگەر دیفاعیشی کردبێت نابێت ئێمە شەڕیش بوو بێت نابێت ئێمە لی دەرکەین و بڵین وڵا بە ئاشتیانە هین بووە ئەگەر بە ئاشتیانش هاتوو بێ ئەوە دیارە گەلی کورد لەم بەرنامە لەم پەیامە مەبەستان لە مێژووی ئیسلام ئەو سەردەمێکە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم هەبووە یاخود دواتر ئەمە باسی فتوحاتی ئیسلامی لە شارەکانی بڵین کوردستان زۆر هینیان کردەوە کە هەنێکیان بڵین ئەوانەی کە بڵین ئەلمانەکان ئەڵێ بە هێزی شمشێر و خوێن کوردستان گیراوە سەرێکی لەم دوایش کۆمەڵێ نووسەر هەنێ بەڵگەی هەیەکەوە بە ئاشتی و کورد ئاڵای تەسلیمکردنی بۆ ئەم سوپایە هەڵکردووە لە هەردوو ڕۆکەوە ئێمە ناتوانین ئەبێ ئێمە واقعیانە بۆ ئەم فتوحاتە هینکەین کە لەم نامیلکەیە وڵامی ئەو هەموو ئەو هینانە ئەداتەوە لەم نامیلکەیە پشتی بە چه بەڵگەیەکی مێژووی بەستۆ بۆ ئەو بابەتانە بەڵگەکە ئەوەی کە باسم کرد یعنی ئەگەر بێت و شەڕی کردبێ کورد حەقی خۆی بووە یعنی تێنەگەیشتووە بۆ نمونە پێغەمبەر صلی الله علیه وسلم لە مەکەیە بووە خۆناسیوشیانە نووسراویشە وە بە لەقەبەکەشی صادق الئەمین بووە بەڵام لەگەڵەوە شادریان کرد پێی ڕازی نەبوون باشە ئەی بۆ کورد حەقی نەبێ کە سوپایەک بەرەو ڕووی دێت واستەکە داگیرکردنە بۆ دیفاع نەکات لە شارەکەی خۆی ماوسا شلام حەقی خۆشم هەر باری شوێنەواروانە بەڵگەمان هەیە شوێنەوارمان هەیە ئارامگامان هەیە کە یارانی پەیامبەری ئیسلامە لە کوردستانە کە ئێساکەش کۆمەڵێک شار و شارۆچکە کوردیەکان بە ناوی ئەوانە ناونراوە کە لە سەردەمی فتوحاتی ئیسلامی شەهید کراون ئەمە ینی بێگومان لێرە کەسایەتی و سەرکردە دیارەکانی سوپای ئیسلامیش لە کوردستان شەهید بوون و مردون ئەمە بەڵگەیەکەکەوە بەڵام لە ناو قەوسێک کەوانەیەکیش کوردستان لە سەردەمی هاتنی فتوحاتی ئیسلامی خاوەنی کیانێکی سیاسی سەربەخۆی خۆی نەبووە لە چارچێوەی کۆمەڵێک هەرێم و میرایەتی دەسەڵاتی ساسانی و بۆ یەگەر شەڕێژ بوو بێت کوردوەکو نەتەوەی کردووە سەربازێکی دەوڵەتی ساسانی شەڕی لەگەڵ سوپایەک هاتووە کە نەیناسیوە بەڵێ نابێت ترێماکەواتە نابێت نە بە شەڕەکەی نە بە ئاشتیەکەی ئێمە دەمارگیرانە سێری ئەو شتە بکەین سێمیان مێژووی کورد و مێژووی ئیسلامی دوانەی تاواکەری دوانەی تاواکەرن سەرکی زۆر ڕەخنە دێتە سەر کۆمەڵێک ئەگەر بێت ئێمە سی مێژووی کورد مێژووی ئیسلام بکەین کۆمەڵێ نووسەرمان هەیە وەکو ئیبن ئەثیر ئیبن خەلەکان یاخود ئیبن سەلاحی شارە زووری کە لە حەدیثە هەبوو ئەمانە دەورێکی گرنگیان قەڵەمەکەیان زۆر بە بڕشت بووە بۆ مێژووی ئیسلام بەڵام ئەگەر بێت و ئێمە بین ئەم بەڕێزانە دەرکەین لە مێژووی ئیسلامە لە مێژووی مسلمانانە مێژووی مسلمانان یعنی تەواو نابێت چونکە ئەمان دەورێکی گرنگیان هەبووە ئەگەر بێشین ئەم بەڕێزانە لە ئیسلام دابڕین دیسان ئەمانیش هەر ناتەواویانن چکە بۆ مێژووی ئیسلام شتیان نووسیوە بۆ حەدیث بەڵێ تاواکەری یەکتری نابێ ئێمە دایان ببڕین لە یەکتری ئەمەش هەر دیسان جیدالێکی تر بوو لە نێوان نوێنەوە سەردەمی کە ئاینی پیرۆزی ئیسلام هاتۆتە هەرێمی کوردستانەوە ئەو ڕوبەڕووبوونەوە ڕوویداوە بە چرا ناوی بەرین بۆتە ڕووناکی بۆ هەرێمی کوردستان ئەنی بۆ کوردستان بەعام بۆ سەردەما واتە مێژوویەکی پرشنگدارەکەم مێژووی ئیسلام بۆ هەموو کەسێ پرشنگدارە بەڵام ئەوە تا ئێمە خۆمان کورد وەکو کورد چ لە ڕوویە سیاسەکەی لە هیچ هینمان لی وەرنەگرتووە پند و عیبرەتمان لی وەرنەگرتووە با من وەڵامی پرسیارەکەی دانیار بەوە بڵێ دوایەوەی هاتنی ئاینی پیرۆزی ئیسلام بۆ یەکەم جار هەرێمە کوردیەکان دروست بوون توانە بڵێن 5 هەرێمی گەورەی وەکو شەدادی و عەزنازی و حوسنەوی و ڕەوادی دروست بوون کە لە دوای هاتنی ئاینی پیرۆزی ئیسلام هاتە کورد وەکو میرایەتی و میرنشینەکانی دروست بوون کە بۆ خاوەنیکیانی سەربەخۆی خۆی کە دوایەوەی لە سەردەمی مادەوە ڕووخاندیان تا دوای هاتنی ئیسلام کورد نەیتوانێت دەسەڵاتی سیاسی بێتەوە دەست
بڵێ خۆی ئەم نامیلکەی زیاتر باس لەوە ئەکاتکەوە مێژووەک خۆی وەربگرین واقعیانە بین ئەگەر کورد ئیسفادەی لە مێژووی مسلمانان وەرکردووە ئەوە جێگەی شانازیە ئەگەر وەریشی نەگردو ئەوە شتێکی واقع و ئەبێت لی قوبولکەینەوە ببێ بە پند و عیبرەت بۆمان سوود وەرگرتنە بێ کەواتە مامۆستاشیلان ئەوەی من پێم وابێ سێتە وەرت باس کرد بڵێ ئەوانی تریش ماون وانە کوردبوون و ئیسلامی بوون وەک پرۆسەیەکی مێژووی و دیدێکی واقعیانە بۆ ئیستا و ئایندا ئەمە شەر ئەوە بزانم بەڕێز تۆزێ ڕوونکردنەوە ئەوەی باسی تۆکە شتێکی تر هەیە کوردستانی دابشکراوی سەدەی بیستم یعنی بابەتێکی نەتەوە بەڵێش بابەتێکی نەتەوەیە یعنی کورد بۆ نەیتوانیوە بەڵێ خاوەنی کیانێکیە بە یاخود سوود لە ڕابردووی خۆی وەرگێ هەتا کەی یعنی کە بکەوێتە دوای ئەموو ئەو یان بۆ دانیشین ئێمە دایمان ڕەخنە بگرین لە وڵاتەکانی تر بۆ خۆمان نین چونکە ئەگینا ئەگەر بین سەیری مێژوو بکەین خۆ هەموو میرنشینەکان هەرێکی لە بین دوو شاخەیان لە بین ئاویەک و شاخەیەەکە میرنشینێکی بۆ خۆی دروست کردووە بەس ئەو کاتە کێ دەسی ئەو میرنشینانی گرتە بوو کە هەر هەمویان یەک میرنشینێکی کوردی گەورە و بەهێز خۆی هۆکارەوەی کە دەوڵەتی کوردی دروست نەبێت ڕۆژەوە دیسانەوە دەبینی هەمان کێش بڵێن ئەوەیە کەواتە حاجی مامۆستاشیلان ئەم کتێبە هەمووەکو ئامانج لە پرۆپۆزەڵی کاری ڕێکخراوی بوار و کتێبەش وەکو یەکێک لە چالاکیەکانی ڕێکخراوی بوار فۆکس دەخاتە سەر هەمووشە ئەو بابەتانەی بۆن لە واری مێژوو ئێساکە کە ئێمە قسەی لەسەر دەکەین کە جێگەی جەدەل و مناقەشان یاخود پێویستیان بە ڕوونکردنەوە هەیە گەر زۆر بە کورتیش بێت و ئەم کتێبەش کە بابەتی مێژوویە توانین بڵێ مەگەر بۆ پێوە بێکەواتە بابەتێکی زۆر گرنگ و هەستیارتان هەڵبژاردە شتێکی زۆر نزیکە لە ئەم کتێبە ئەمە ڕاستین ڕێز ماوسە کامەران بابەنزادێ و سەرۆکی ڕێکخراوەکەیە بەڵام زۆر بەمان خوێندومان تۆ زۆر نزیکە لە دیدی بواریەکانەوە یعنی بواریەکان ئەگەر بێت و هەر هەمووی سەیری نووسینەکانیان بکەین نووسینەکانیان بۆ شێوەیە گفتوگۆ لەسەر ئەو شتانە ئەکەن کە گفتوگۆ هەڵەگرێ گفتوگۆ لەسەر ئەو شتانە یان کۆڕ و سمینارەکەن لەسەر ئەو شتانەی کەوا بۆتە مناقەشەی بینی دوو نخبەیان نخبەیەکی سیاسی و نخبەیەکی ڕۆشن بێت لەبەر ئەوە ئەم کتێبە ڕاستە نووسەرەکەی مامۆستا کامەرانە بەڵام نزیکە لە دیدی هەموو بواریەکانەوە زۆر باشە ئێوە کە گفتوگۆ دەکەن لەسەر کێشەکان لەسەر ئەو بابەتانی کە خۆتان هەڵی دەبژێرن دوجار کە ئەنجامێک وەردەگرن پێتان باش نیە کە ئەم ئەنجامە بکرێت بە نووسراو یاخود بکرێت بە کتێبێک بکرێت بە نامیلکەیە کە دوجار سوودی هەبێت بۆ بڵێ بۆ نمونە ئەمە ئێستا کرا بە نامیلکەیان خود کە دانیشتوونە لە پەیڕەوەکەمانە باسی ئەواکەین ئیشمان بۆی کردووە یان لەم دوایە پەتای کۆڕۆنە هاتەکایەوە زانیمان بەهۆی قەیرانی دارایی ئەو شتانەوە یان کۆمەڵی خەڵک بێتاقەت بوو لەوەی کە بڵێن کۆڕ و سیمینار لە کۆڕ و سیمیناری گەورە بگرێ پێش ئەوە لە مانگی 11 ساڵی ڕابردووە هەتاکو و قەدەغەکردنی هاتوو چۆ ئێمە بە 2 هەفتە جارێک لە ناوەندی ڕێکخراوەکان هینمانە کرد کۆڕێکی مانەکرد نخبەی بوو تەنها ئەمانزانی کشێ لەم نزیکە لە دیدی ئێمەوە مانگمان ئەکرد و کۆمەڵێ کۆڕ و سیمیناری یعنی زۆر بە سوودمان هین کرد و ناونیشانەکانی شیوە بزانم کۆمەڕی سیمیناری گەورەمان یعنی بۆ نمونە ئیسلامیەکان و فکری دەوڵەتداری ئەمە مێزگرتێک بوو کۆمەڵی مناقەشەی باشانی سەکۆیەکی ئازادمان بۆ کۆمەڵێ نووسەریان بۆ کۆمەڵی ڕووناکبیر دانابوو تەنها ئەوە دەدەقەیەک ئێمە ئیسلامیەکان و فکری دەوڵەتداریمان باس ئەکرد ئیتر ئەو ئاهات بە کەیفی خۆی شرۆڤەی ئەم بابەتەی ئەکرد یان ئافرەت لە کایی ئیسلامی سیاسیە ئافرەت چ ڕۆڵێکی هەیە لەم ئیسلامی سیاسی ئیستاماندا ئافرەت باسی ئەوەشمان کردووە ئەوە نەش بێ هەر بڵین ئەندامانی بوار ئەم شتیان کردو هاتوونە خەڵکمان بڵین ئەو ڕۆشنبیرانیانە و ڕووناکبیران دعوتمان کردووە بە ئەوان قسەی خۆیان دڵی خۆیان بکەن و ئێمەش بە تەماو بووین یعنی بەستر پەتای کۆڕۆنا ئەو شتانەی ئینە قەدەڕە کردووە هەوڵسەشیلان ئێوە کە ئەو بابەتانە ڕوژێن شڕۆڤە و گفتوگوی لەسەر دەکەن من پێم وابێ شتێکی ئامەوە کە دەبێت هەموو تاکی
گوێ لە بابەتانە بێ ئێوە کارتان لەسەر نەکرد بوون کۆڕەکانتان لە سوۆسیال میدیا لە شوێنێکە کە جار کەسێک بێ گوێ لێ بگرێت و سوودی لێ بینێت واتەمە بەسم وێ سوودبینەکە تەنها بۆ نخبەیەک نەبێت بۆ ئام بێت کارتان لەسەرەوە نەکردووە بیرۆکەیەکی وڵای پەیج و هینمان هەبوو پەیج و سایدی خۆمانمان هەبوو ئەویش هەر بەردەوامیمان پێ نەدا بۆی ئەم شتەوە بەس ئەوەی کە تۆی لە بیرۆکەیەکی جوانە دوای بکرێ بەی بڵاو بێتەوە ئەرشیف وەکو نووسین ئەرشیف کراوە مامۆستا شوان هەورامی لەگەڵ هەموو ئەو کۆڕانە ئەم سیمینارە مێزگردانی کە کردومانە هەمووی نووسیوەتەوە بەس ناڵم پەتای کۆڕۆنا و هەم ئیشەکەمانی وەستان و هەمیش ئیتر بەرنامەکەمان جارێت تێک چووە. مامۆستا شیلان من دەمەوێت باسێکیش لەم کتێبە بکەم ئاسۆی ئیسلام کەوا ئۆرگان و ناوەندی ڕاگەاندنی بزوتنەوەی پەیوەندی ئیسلامی کوردستان لە ساڵانی 1964 بۆ 1966 کۆمەڵێک نووسین هەبووە کامێش بابێ ڕێکخراوی بوار کۆکردنەوەی ئەرشیف زۆر گرنگە ڕەنگە تۆ بچیت ڕۆژنامەکانی زوو بێنیتەوە ئەوەندە ڕۆژنامە هەڵگری لە بەنباخەڵ ڕەنگە تا تێکچێت شوێنی کازیکردنی ئەمانە زۆر زۆری بەڵام کە سکان بکرێت و ئەرشیف بکرێت لە دووتوی کتێبێکی ناسکی جوانە ڕەنگە ئەمە گەر بە قەبارەی ڕۆژنامەکان بێ ئەم نەبێت ڕەنگە کوالیتیشیان خراپ بێت کوالیتیشان بەتابەتی نەو ساڵانە کوالیتێکی وایە نەبووە دەمەوێت تۆزێکیش قسە لەسەر ئەم جۆرە لە کار و چالێکەکە تام بکەین گەرچی بابەتەکە زیاتر بوو بەڵام بڕاستیەمەش من بە شتێکی باش دەزانم بە تەمایشین بۆ پرۆژەی چاپکردنی ئەرشیفی ڕۆژنامەکان گرفتان بۆیەتە پێشەوە یاخۆت چیتان پێویستە بۆی بتوانن بە سەرکەوتوی ڕێژەیەکی زۆر لە ڕۆژنامە و گۆڤارانەی کەوا لە بواری ئیسلامی بەتابەتەوە بێ باگراوندێکی ئیسلامی تەواو بەڕێکخراوی بوارەوە هەیە کە ئەرشیفیان کەن و بۆی بەشێکیان لە فەوتان یاخۆ هەریەکی کۆمەڵێکی لابێت کەس هەمووی لا نەبێت بەڵام دوایی لە کتێبەکە هەمووی دەتوانێت لە بەردەستیا بێت وڵی ئەوە یەکەم چاپکرا و یەکەم ئیشمان بۆ ئاسۆی ئیسلام مامۆستا ئارام ئەو شەر خۆی مامۆسای مێژوو ماستەری لە مێژوو هەیە تەمان زیاتر ئەوە ئەم ئیشانە بوانن کە لە بواری مێژوو شتێکی باش ئەگەر خۆی لێرە بواە باسی یعنی معانات و یان باسی هیلاکی و ئەوانەی ئەکرد کە چۆن سەفەری کردۆیان چۆن سیرێکی ئەوەی کە یەکەم ڕۆژنامەکانی لابووە وای بە شتێکی زۆر پیرۆزی وای زانیوە ئیتر نایداتەوە یان ئەفەوتێت کە هەتاکو تێیگەیانوە کە ئەمە ئەبێ بە ئەرشیف ئەمە سوپاست ئەکرێ لە ناو کتێبەکەیە ینی بەڕاستی بە هیلاک ئەچێەوە لە دوای ئەوە چەند پرۆژەیەکی تریش لە هینا بۆ نمونە ماسە کامەران خۆی هەستاوە پێی بە ڕابوون ڕۆژنامەی ڕابوون کە هین ئۆرگانی پەیوەندی ئیسلامی کە خوێنکاران بوو کە ئەوە دەریەکە تقریبن هەمووی تاو بووە بەڵام بەهۆی ئەم کۆڕۆنایەکێک لە ئامانجەکانی ڕێکخراوی بوار تەوا ئەرشیف لە دروش ئامانجەکانمان بە ئەرشیفکردنی کاتەکەی چەندی خایاندووە بەڵێ زۆری خایاندووە ئەگەر بڵم 2 ساڵوانە شڕەنگە نازان بیزەبت بەڵام ئاگادار بووم کە زۆر خەریکی بوو چکە ئەوە هەموو ئەو گۆڤارە ئەو بڵین گۆڤاری ئاسۆی ئیسلام هەمووی بەدەستهێناوە هەمووشی لای یەک کەس نەبووە هەرێکی لای یەکێ بۆ بە تەکلیف وەرگیراوە اینجا دوای هەمووی سکان کراوە دوای هەمووی هەڵە چاپ و ئەو شتانەی بۆ کراوانی بە کورتی زۆر هیلاکی ئەوێ و پارەکەش ئەو کاتە کۆرۆنا نەبوو لە کۆڕێکە کتابەکەمان زۆر پێشکەشی چەند کەسیشمان کرد ئەو بابەتە فکرانی ڕۆژ کە ئێوە گەنگەشەی دەکەن و شڕۆڤەی دەکەن چۆن دیاری دەکەن واتە چۆن باسی دەکەن کە گرنگ بێت من زۆر ئەمەوێت زۆر گرنگە بەلامەوە کە هەموو خەڵک سوودی لێبین نامێنانی ئینشاڵای ئەوش خۆتان لێ ناوە خۆیان گفتوگوی لەسەر ئەوەی کە باسم کرد سرودی ئەی ڕەقیب دوای لە 2014 کۆمەڵی داعش و دەوڵەتی ئیسلامی و خۆمان نەزانین کە بە چ تونوتیژیەکە هاتن لە ئوتێل مەموزین هەمان بڵین سمینار و کۆڕێکمان بەس لەسەر چی توندوتیژی و توندوتیژی ئاینی ئایا ئاین خۆی لە خۆیان توندوتیژە یان هەڵگرانی ئەمە ئاینیان توندوتیژ کردووە بۆ ئەو سەردەمە زۆر گرنگ بوو ئەو سەردەمە کە تازە داعش بە ناوی دەوڵەتی ئیسلامی و خۆم هەمومان بینیمان چی کرد بۆ نخبەیەکی سیاسی کەوا بە تایبەتی ئەوانی کە دژە ئیسلامینیان دژە مسلمانن ئەوانە بانگ کراوە کەوا ئاین توندوتیژی نییە ئەوە کەسەکانن ئەو مرۆڤەکان خۆیان بۆ هەدەفی خۆیان توندوتیژی بە ناوی ئاینەوە بەکارێنن لە
چواردە بوویان دیسان دەوڵەتی سربەخۆی کوردی بوو بە باس و خواسێکی زۆر گرنگ دیسان ڕێکخراوی بوار کۆمەڵ زنجیرەیە سمیناری لە مەڵبەندی سلێمانی کرد هەتا من ئەو کاتە لێرەنم پرسیارم کرد بۆچی لە مەڵبەندی سلێمانی خۆی پرسی سربەخۆی لە دیدی کۆمەڵی ئیسلامیەوە من ئەو پرسیارەشم کرد بۆ لە ناومەڵ وتی لەبەر ئەوەی کۆمەڵی ئیسلامی خاوەن پرۆژەیەک بوو لە 2014 و پرۆژەی سربەخۆی و ڕاشی گەیاند لە تەلەڤیزیۆن بەڵام خۆ ئەبێ ئەندامەکان و هینەکانی ئاگادار بکرێنەوە لەم پرسا لەبەرەوە کۆمەڵی زنجیرە بۆ ئەندام و کادیرەکانی کۆمەڵ کراوە ماوسەشنە کاتی زۆرمان نەماوە بۆیە دەمانەوێت گەشتێک خۆت لە مێش کتابی ئەمە نەمان پرسی بێ یاخود پەیمان پێ نەبرد بێ تەمەوێ ڕای دەستخۆشیمان و ماندوو نەبن بەڕاستیە و بابەتە ئیشێکی جوانە و ئەرشیفکردنەکان وەروە ئەو کۆمەڵە بابەتە هەستیارە گرنگی کەوا ڕەنگە زۆر کەس نەوێرە دەستی بۆ بەرە یاخود خۆی لێ دوور بخاتەوە ئێوە گەنگەشەی دەکەن وەروەها دەتانێت بە نەتیجێ بگەن ئەگەر شتێک ما بێت ئێمە لێمان نەمان پرسی بە یاخۆت خۆتان لە ئامانجتان بێت لەسەر ڕێکخراوەکەتان لەسەر بەرهەمەکانتان لەسەر چالاکەکانتان وڵی ئێمە وەکو هین تا ئێستا ئەوەی کە لە توانامانابێ و ئەوەی کە لە دیدی ڕێکخراوەکەمانەوە ئەوانە کە نزیک بوو بێ کردومان و چالاکی باشمان بۆی کردووە ئەم ساڵیش لە بەرنامەمان نابووکەوە کۆمەڵی چالاکی زۆر گەورە نەکرد لە ناو سلێمانیا بەڵکو لە شارەکانی تریش کە پێشتریش لە شارەکانی هەولێر و چەمچەماڵ ڕانی خوورماڵ ئەو کۆڕ و سیمینارانە هەر لە ناو سلێمانیمان هین نەکردووە بەڵام ئەم ساڵ بەهۆی پەتای کۆرۆنەوە تەنها توانیمان بڵین بەرنمەکان و پلانەکانمان بۆستێنین تەنها ئەو نامیلکەیە بەرهەم بێنین کار و چالاکیەکانمان هەر هین بوار هەر ئاوا من پرسیارێکم هەبوو بیستم هەر کۆتا جاریش بیکەمەوە ئەوە باش بوو بیرم چوو بە بیرم هاتەوە زۆر جار ئێوە لە بواری بابەتی باڵین باگراوندی ئیسلامی قسە دەکەن و بابەتە هەستیارانەش هەڵدەبزێنن کە جێگەی گومان و جەدەل و مناقەشان دوو بابەتەیە کە زۆر جار یەکیان بابەتی بواری تونوتیژێکەوە ئیشتان لەسەر کردو زۆر جاریش باز لە نەقد و با بڵێن جۆرێک لە کۆمنت نووسین لەسەر ئیسلام لە هەمبەر بواری ئافرەتان و خانمان بەخۆش دوحمیەوەی خاتونێکی ڕێکخراوی بوار تا چەندێک گرنگی بە خانمان دەدا وەروە کار و پرۆژه هەیە بۆ لەسەر ئەو کێش و گرفتانەی بۆ خانمان هەیە خود ئەو مناقەشانەی لەسەر بابەتی ماف و ئەرکی خانمان هەیە وڵی وەکو تایبەت بە ئافرەتان نا بەڵام دەرگامان کراوەیە و کەنارخانی شەر یەکێکە لە ئەندامانی بوار و کە کەسێکی زۆر چالاکە و کۆمەڕێک کۆڕ هەر ئەو خۆی بەڕێوەی یعنی کردوێتی بۆ نمونە قسەکردن نەکات و بەهات بێ قسەکردنی باسی لە ئافرەت کرد بە باسی لە ژیار کردو باسی لە ژیان و ژیاری یعنی شارستانێتی کۆمەڵگەی مەدەنی کردووە بەڵام وەکو ئەوەی کە هاتبێتین وەکو خەمێک هەمێک هەتا لەمەی دوای شەکە مێزگرتێکمان کردووە خەمێک لە کاری خوشکانی ئیسلامی ئایا چ بەرهەمێکیان هەبووە لە نەوەتوویەکەوە تاکو ئێستا چی ڕۆڵێکیان لە کای سیاسیە هەبووە کەوە بە تایبەت یەک ڕۆژمان تەرخان کرد بۆ ئەو یعنی وەکو خەمێک بۆ ئێمە و هەوڵیشمان داوە کە ئەو خەمە بکەین بە کردار و ئیشی بۆ بکەین وەکو ئافرەتان بە تایبەت نەمان کردووە زۆر سپاس بۆ ماوەستا شیلان شەریف ئەندامی ڕێکخراوی بوار سپاس کە میوانی بەرنامەکە بەڵێ بینەرانی عزیز دەچین لای پەیامبەرمان لە سلێمانی ڕامیال عوسمان ڕامیال سڵاوی خوات لێبێ دوایین زانیاریەکانی پارێزگای سلێمانی چین گەر بۆ ماموو گوازیتەوە بەڵێ دانیال سڵاوی خوا لە ئێوەش ئەمڕۆ لە شاری سلێمانی ژمارەیەک لە ڕێکخراوەکانی بواری چالاکی مەدەنی سەردانی کۆمەڵی کورتە باڵەکان دەکەن لە سلێمانی بە مەبەستی گوێگرتن لە داواکاریەکانیان دیارە لە ئێستادا خۆتان نەزانن کەمەندامان چینی کەمەندامان یەکێکن لەو چینانەی کە هەم لە ڕووی موچەوە موچەکانیان وەکو پێویست نییە هەمیش لە ڕووی دواکەوتنەوە لە کۆتا وەزارەتن کە موچەکانیان پێدەدرێت بۆیە یعنی کۆمەڵێک گیر و گرفتی زۆریان هەیە بە تایبەت لە ڕووی پێداویستی ژیان و لە ڕووی مادیەوە گرفتی گەوریان بۆ دروست بووە ئەمڕۆ ژمارەی لە ڕێکخراوەکان سەردانیانەکەن گوێ لە داواکاریەکانیان ئەگرن دواتر قسە لەگەڵ پەیوەندیدارەکانەکەن لە سەرژانی کورتە باڵەکان تاوتوێی زیاتری ئەو داواکاریانە دەکەن کە کورتە باڵەکان هەیەە لەگەڵەوەشدا ئەمڕۆ لە شاری سلێمانی لە ئێستادا ژمارێک لە خوێنکارانی پۆلی 12 ئامادەی وەکو چۆن دوێنە لە بەردەم پەروەردەی ڕۆژاوا گربوونەیەکیان ئەنجام دابوو لەسەرەوەی کە خۆیان ئاماژەیان پێکرد ژمارەیەکی زۆر لە وەڵامی پرسیارەکانی کۆتایی ساڵ هەڵە بووە دیارە ئەم ڕۆژ بامان شێوە گربوونەیەک تریان ئەنجام داوە لە بەردەم پەروەردەی ڕۆژاوا
هەڵبەتە ئەمڕۆژ بامان شێوە داوا دەکەن لە بڵێن وەزارەتی پەروەردە یان وەزیری پەروەردە گوێ لە داواکاریەکانی ئەو خوێنکارانە بگرێت چونکە خۆیان هەماشیان پێکرد ژمارەیەکی زۆر لە خوێنکاران بەهۆی وەڵامی ئەو پرسیارانەوە ینی گرفتیان بۆ دروستە بێ کۆنمرەی کەمتر هێنن لەوەی کە هەبووە بۆیە داوا دەکەن ینی وەزارەتی پەروەردە بە زووترین کات بێتە سەرخەدووە وەڵامی داواکاریەکانیان بداتەوە بەوەی کە ئەو گرفتانەی هەیە لە وەڵامی پرسیارەکانی پۆلی دوانزەی وەزاری کۆتایی چارەسەر بکرێت لەگەڵەوە ژادانیان لە شاری سلێمانی ئەمڕۆ سنتەری میترۆ بەنامەیەکی ڕاگەیاندووە لەسەر هێرشکردنە سەر ڕۆژنامەنووس دانا منمی کە ڕۆژی ڕابردوو لە پشتی نەخۆشخانەی شۆڕشەوە لەلایەن کەسانی نەناسراوە هێرشی کرایە سەروە بریندار کرا دیارە ئەو ڕووداوە دوێنە کاتژمێر 25 خولەک بووە لە پشت نەخۆشخانەی شۆڕشەوە دوایە کە هێرش دەکرێتە سەر ئەو ڕۆژنامەنووسە بریندار دەکرێت و دواتر دەگەیەندرێتە نەخۆشخانەی شۆڕش بۆ چارەسەر وەرگرتن دواتر سنتەری میترۆ بەیاننامەیەکی دەرکردووە ئیدانەی ئەو ڕووداوە ئەو هێرشە دەکات و داوا لەلایەنە پەیوەندیدارەکان دەکات بە زووترین کات بکەرانی پشتی ئەم ڕووداوە ئاشکرا بکرێن هەروە داوا لە هێز ئەمنیەکان دەکات کە بۆ داداچوونی جدی بکرێت بۆ دۆزینەوەی بکەرانی پشتی ئەو ڕووداوەی کە بۆ دانەمەنمی ڕۆژنامەنووس ڕووی داوە لە شاری سلێمانی بە هەمان شێوە ئەمڕۆ ئێستا دادگاییکردنی کەیسی سێوان قادر بەڕێوە دەچێت بەپێی ئەو ڕاگەاندراوەی کە هەیەەوە لە پارێزەرەکانیەوە هاتووە ئەمڕۆ کۆتا دادگایی ئەو کەیسە دەبێت و کەیسەکە یەکلایی دەکرێتەوە خۆتان نەزانن نزیکەی تاوەکو ئێستا زیاتر لە 9 بۆ 10 دانیشتنی دادگا کراوە لەسەر کەیسەکەی سێوان قادر بەڵام تاوەکو ئێستا ئەم کەیسە یەکلایی نەبووەتەوە بڕیاری کۆتایی لەلایەن دادوەری لێکۆڵنەوەی کەیسەکەەوە نەدراوە وتە لە شاد حاڵەکان وەرەگیرێت لێکۆڵنەوەی لە ڕووداوەکە بەردەوام هەیە بەڵام بەپێی وتەی کەسوکارەکەی و پارێزەرەکانی و ئەوەی کە ڕاگەندراوە بۆ ڕاگەاندنەکان ئەمڕۆ کۆتا دادگایی دەبێت و بڕیاری کۆتایی لەبارەی کەیسی سێوان قادرەوە دەدێت بەڵێ دانیار ئەمە زانیارەکانی شاری سلێمانی زۆر باشە ڕامیار بەدەر لەو کێشە و کێشانی ڕۆژانە کە لە سلێمانیدا ڕوو دەدەن ڕۆژی کەشوهەوا چۆنە لە پارێزگای سلێمانیدا دەوترێت پلەکانی گەرما دابەزیون بەپێی ینی لە دوانەکانی کەشناسی بە دانیار جگە لە ئەو هەواگەرمەی کە هەبوو لە ڕۆژانی ڕابردوو ڕەشەبایەکی بەهێز هەبوو بەڵام لە دوێنەوە دەوترێت بەپێی لە دوانەکانی کەشناسی ئەم ڕەشەبایی کە هەبوو ڕووی لە سلێمانی کردبوو کەمتر بۆتەوە لە ئێستا دەتوانرێت بوتێن نەماوە هەروە بەپێی لە دوانەکانی کەشناسی بێت پلەکانی گەرما لەم هەفتەیەدا دادەبەزێ بە بەراورد لەگەڵ هەفتەی ڕابردوو کە پلەکانی گەرما بە شێوەیەکی زۆر بەرز بوو بێەوە و لە ئێستادا پلەکانی گەرما بەپێی وتەکانی کەشناسی سلێمانی بێت بەرەو دابەزینە ڕواوە ئەم ڕەشەبایشی کە هەیە بەرەو نەمانەچێت بەڵێ زۆر باشە ڕامیار هەموو جارێک کەوا ڕەشەبایەکی بەهێز شاری سلێمانی ئەگرێتەوە بەشێکی زۆر لەو نەمامانەی کەوا لە جۆری ئارعارن یاخود ئەو نەمامانەی لەسەر شەقامەکان دەنێژرێن کوالەتی دارەکەیان زۆر لاوازە قەدەکەیان زۆر بەهێز نییە دەشکێنەوە ئەگەر زانیاریت لا بێم ڕەشەبای هیچ زیانێکی وای گەیاندووە هیچ دارێک یاخود چەندارێک ڕێژەی چەنددار لە شەقامەکانی شاری سلێمانی شکاون بەڵە شوانەوەی کە باسە کرد زیاتر ئەم دارانن کە داری سەباح بەحیان پێدەوترێت یعنی هەرچەنە دارەکەی بەهێز بە گەورە بێت بەڵام لەگەڵ ئەوەشە زۆر ناسکە بەرگەی وەکو خۆدا ئاماژەت پێکرد بەرگەی ڕەشەبای بەهێز ناگرێت بەڵام خۆشبەختانە ڕەشەباکەی ئەم جارە زۆر بەهێز نەبووە کە ینی ئەم دارانە بخات هەروەها پەیجەکانی شارەوانی سلێمانیش نەمان بینیوەکە وێنەی ئەو دارە شکاوانە بڵاو بکرێن چکە عادەتەن پەیجەکانی شارەوانی سلێمانی لە کاتێکدا کە ئەو دارانە دەشکێنەوە بەهۆی ڕەشەباوە بەشێک لە وێنەکانی بڵاو دەکرێتەوە بەڵام وێنەی ئەم دارانە لەم جاریان نەمان بینی بڵاو کرێتەوە وەکو ئاماژەم پێکرد ڕەشەباکە هێندە بەهێز نەبووە کە بتوانێت ئەم دارانە بشکێنێتەوە و ینی ئەم دارانە یەکێکن لەو دارانەی کە وەکو ئاماژەم پێکرد لە سەرەتا هەرچەنە بڵێن ئەستور بە قەدەکەی یان گەورە بێت لەگەڵەوەشە بەرگەی ڕەشەبای بەهێز ناگرێت بەڵام خۆشبەختانە ئەم جارە سەلامەت دەرچوون لەم ڕەشەبایە زۆر باشە ڕامیار سپاس بۆ زانیاریەکانت سپاس بۆ هاوکارمان ڕامیار عوسمان لە شاری سلێمانیەوە لەگەڵمان بوو سپاس بۆ زانیاریەکانی بەڵێبینێرانی عزیز بێ تەواو بوویمانە بارمەتی هاوکارانمان بەرنامەیەم ڕۆژمان پێشکەشکردن بۆ هیوای کاستەرجەم بڕگۆ بابەتەکانمان جێگەی سوود و ڕەزامەندی و یازی بوو بێت تا بەرنامەیەکی دیکە بە خواتان دەسپێرین خواتان لەگەڵ
خواتان لەگەڵ نسخۆ